باوەڕم باوە نییە کە لە شوێنێکە کار بکەین حیسابی سەرژمێری بکەین بڵێن ئاها دەی ئەوە دەکەسین پێنجمان ئافرەتە پێنجمان زەلام. باوەڕم بەوەیە کە حزوری ئافرەت لەگا وجودی هەبێت. ئەکرێ یەک ئافرەتێک بەرامبەر 10 زەلام با بڵێن ئیدارەی 10 زەلام بکات 10 پیاو بکە، بەڵام ئەکرێت 10 ئافرەت لەژێر دەستی یەک پیاوێکا بن ئیداریان بکە. بۆیە زۆر گرنگە کە وەکو جەندەر وەکەوە نەبێ بە خۆمانڵێن ڕەگەز نەبێت، سێکس نەبێت، جەندەر بێ، یعنی ئەو حزورە ئافرەتانە بێ، ئەو تەچە ئافرەتانە بێ کە لەو ئیشەکەیە. لە کۆکارە ئێمە indirectly طبعا ئێمە 4 فاوندەرین لە کۆکار، هەرێکی اختصاسێکین، هەر 4 مامۆستای کۆین و ئەوانش کە ڤۆڵنتێر لەگەڵمان اختصاسی جیاواز تر مهندس و دکتۆر و مۆزەفی غاز و مۆزەفی نەوت و هەم ڤێتی تایە و هەموو بابەتەکانی تایە. ئەوەی کە ئەیکەین بە indirectly من بۆ خۆم بەو لایە ڕایەکێشم، مامۆستا محەممەد بوون بەلای ئینگلیزیەکەی ڕایەکێشێ، من بۆ لایە ڕایەکێشم کە هەر ترینینێک هەر ئیڤنتێک بۆن منە دوێنە 80 ڤۆڵنتێر لە کەرکووکە ئیڤنتێکی زۆر گەورە و جوانە بەڕێوە بردووە کاک ئەحمەد میوان بوو لامان و بەتایبەت لەگەڵ ڤین فاوندیشنە ئەم ساڵ شتێکی زۆر گەورەتر بوو. ئەلەو ئیڤنتەیە تۆ فێری ئەوە بی کە چۆن لیدکەیت، چۆن بتوانیت لەگەڵ خەڵکا تەعامڵکەیت، چونکە لە بزنسە خاتونش باشترە زانێت، تۆ لە بزنسە ئەوە نیە ماڵی خۆتەوە دانشی لە پشت ساشەیەکەوە، ئەبێ خەڵک ببینی، ئەبێ خەڵک ڕەحمەت لێ بکەیت، قەناعەت پێبێنی، خەڵکێکەیە هەر بۆ خۆی ئیزعاج دەکە، خەڵکێکشەیە هەر حەزەکا بزانێت لەوەیە پرسیارێکی هەبێ بووت. لە کۆکارە تۆ کە ئەڵێی بە کچێک بە ئافرەتێک ئەڵێی تۆ ئەم 5 کەسە لە ژێر دەستی تۆن بۆمی ئیدارە بکە ئەم بەشەی معرەزەکە عایدی تۆیە، ئەو ئۆتۆماتیکیان ئەگە شەرمش بکە وردە وردە شەرمەکەی نامێنێ، وردە وردە ئەتوانێت لەگەڵ 5 کەسا قسە بکە، ئیدارەی 5 کەس بکە، کەواتە ئەگە سبەینێ بیری کردەوە کە پرۆژەیەدا مەزرێنێ سکیڵێکی بۆ دروست بوو لە ڕێی کاری خۆبەخشیەوە لە ڕێی کاری ڕێکخراوەیەوە. لە ڕوویەکی دیکەوە حەزەکەم یە خاڵێک ڕوونکەمەوە کە کۆتا پرسیارە کە بزنس دامەزرێنی مامۆستا شتێک ترشی باس کرد زۆر گرنگ بوو. ئێمە بیر لە شتی گەوراکەینەوە لە زانکۆکانیشە، بۆیە زۆر جار ریسێرچی زانکۆکانی خۆمان بە کەڵک نایە لەبەرەوەی ئەکادیمیا ریسێرچ لە دنیاە it answers small questions, it provide big answer for small questions. وەڵامی گەورە بۆ پرسیاری بچووک. بۆ نمونە ئەو لێنسی کامیرانە کە ئێستا تەسویرەکەن لەسەر یەک لێنس و لەسەر یەک مادێ دیراسەتێک کراوە بۆیە توانیانە ئینڤنتی لیستێکی باشتر بکەن. نەهاتووە ریسێرچ بکە بڵێ ریسێرچ لەسەر کامێرەی کانون. کامێرەی کانون چەندین ساڵە هەیە پێویستی بە مجەلەداتە بینوسیتەوە. من وەکو کۆمپانیایە کە بموێ لێنس دروستکەم سپادەی لێ ناکەم. لە کوردستانە ئەڵێن بێکاری لە کوردستان کەەوە ئەوە ئەیمان نییە، ئەوە ئەکرێ هەتا ئێمە باسی بکەین و هیچ نەتیجەیەکمانە. ئەتوانین بڵێ بێکاری لە قەلەهەنجیر، بێکاری لە چەمچەماڵ، باسی لە کەرتێکی تایبەتە باسێک لە ئینتەرپرنۆرشیپشە. تۆ ئەبێ بێ مشکلەیەکی بچووک هەڵبژێری. ئاگاداری ئەوە بە دایمەن ئەڵێ لە ئینتەرپرنۆرشیپە ئەوە باوە ئەڵێ ئەگەر if you have a problem ئەگەر کێشەیەکت هەیە think about it. If it's your own problem, it's your own only problem, then don't think about it anymore because it's your own problem. خۆت حەلیکە. Ask others. پرسیار لەوانەی تر بکە. If they have the same problem, then it's a business. بۆن من زعاجە بم بە شووتی کڕین لەبەرەوەی زۆر زعاجە برادێکم هەیەڵێ ئەگە شووتی حەڵقەیشی بێ هەنایکڕم چکە زۆر زعاجە لە هەڵگرتنە ئەکرێت تووکی سێ تایبەت دروستکەی هەرزان بێ بەس ئەوانی کە ڕقیان لە شووتی کڕینەوە لە ماڵەوە زەختیان لێکن کە شووتی بکڕن ئەکرێ بەکاری بێن. ئەمە پێویستی لەوەیە 500-600 دلار بێ، پێویست ناکە ڤن فاوندیشن 1000 دلار یا 15000 دلار باتێ. بۆیە بە بچووک دەست پێ بکە بۆی if you fail لە گوگڵە ئەم بەرنامە لە ناسای ئەم بەرنامێ بەکاردێنن. فەندێکی ملیۆن دلاریان نیە بەڵام دابەشیان کرا بەسەر 1000 کەسە بەسەر 10000 کەسە هەرکی 500 دلار تدەن ئەڵێ پرۆژێ جێبەجێ کە با فەشەل بێنی خۆیان چاوەڕێی فەشەلەکەی تۆکەن بەڵام لەو 1000 کەسەیە 1000 شتی تازە فێرە بن بۆ دوای ئەوە لەوەیە 50 پرۆژەی سەرکەوتوو بەدەست بێنن بەڵام ئەگە هەر ملیۆنەکە بدەن بە یەک کەس فەشەلێکی گەورە دێنیتە ناتوانن بەردەوام بن. بۆیە ئینگلیش زۆرمانێ لەگەڵ مامۆستا محەممەدا تاسە 2000 کەس لە کەرکووک مناڵ و بە گەورە لە ماوەی 3 ساڵە تەخەڕوجیان کردووە. بە چەندە دەستمان پێ کرد کە پارەی سوبوغی دیوارەکەمان نەبوو خۆمان سوبوغمان کرد من و مامۆستا محەممەد. بۆیە لێرەیە زۆر گرنگە کە تۆ بوویتە ئەنتەرپرنۆر قاتوڕیبات لەبەر ناکەی. ئێستا منەوە بە حکمی شوێنەکەیە مەخۆم هەروان بچمە شوێنێکی فەرمی شتی فەرمیەکەم برم بەڵام کە ئەڕۆمەوە ئینگلیزۆن جام عەرزە سرمەوە زبڵ فڕێدەم لەبەرەوەی تۆ ئەمە هی خۆتە ناتوانانی تۆ بەو کەلتوری بیرکردنەوەی کەوا
کۆمپانیایەکدا مەزرێنم و مێزێکم لە پێشە بێ و دانیشم ئەسڵ من و ماوەسە محەممەد ژوورمان نییە و مێزشمان نییە شوێنمان نییە دانیشینەوەی دێتە ئینگلیز زۆر دەبە محاسبەکاوێ ئەوە مدیری ماحەدەکەی لەبەرەوە زۆر ئەو قاتە کاتە بەری جارێکی مامۆستایەکمانم ئەوکە نوکتێ مامۆستایەکمان تەقدیمی کرد هات بێت لای ئێمە بخوێن لای دەرس بێتەوە باوکی هاتبوو لەگەڵ باوکی مەلا بوو ئێستاش لەگەڵمانێ ماوەسە چاکێکە لە ماوەسە باشەکانی گرزۆنە زۆر پرسیاری کرد بۆ بزان بمان ناسێتەوە هات دانیشت من لە دەرەوە دانیشت بووم لەسەر کورسێکی تەلەبە هات لە تەنیشتمەوە دانیشت چاوەڕێکم بچێتە ژوورەوە وای زانی ئەوەی لە ژوورەوەیە محاسبەکەمان مدیرە وتی تۆ چی لێرە وتم من مدیرم لێرە وتی ئەوە ژوورەوە چییە وتم ئەوە محاسبە وتی ئەی تۆ ناو چییە وتم ناوم اسماعیلە وتی ئەوە ناوی چییە وتم ئەوە ناوی دانایە وتی تاکیدی ئەوە ناوی اسماعیل نییە کەیف خۆت یعنی هیچم بۆ نەما بەڵام لە کۆتاییە تۆ چه ئیشەکەت جێبەجێکە ئەوە مدیرە بۆیە زۆر گرنگە لە پرۆژەی خۆتە ئەبێت تۆ کرێکارەکەت مۆستاکەت بخەیتە سەری خۆت لەبەرەوە پرۆژەکەی تۆ پێشەخە پرۆژەدانان مانایەوە نییە تۆ شتێکدا ئەنێ بۆی ببی بە مدیری شتێکدا ئەنێ بۆی خزمەتی کە وەکو مناڵێ کە گەورە بوو باشە پێویستی بە خزمەتی زیاتر بێ بەڵام لەوەیە بەو شێوازە نەبێت کە ساڵی یەکەم و دووەم ئەو کۆتەشم لە کەرکووک باس کرد کە being entrepreneur you live few years in your life like nobody wish to live but you spend the rest of your life like everybody wish to live entrepreneur بی ئەگە بڕیاری ئەوە بدەیت کە تۆ پرۆژەی بچووکی خۆت دامەزرێنی و گەورەی بکەیت یەک دوو ساڵێک ژیانێک ئەژێ کەس تەمانای ناکە ژیانێک ئەژێ کە مناڵەکەت ئێستاکەم لە کەرکووکە من زۆر جار ناڕۆمە بۆ ماڵ زۆر درەنگ ئەڕۆینەوە ماوەسە محەممەد بەڵام دوای چەند ساڵێک ژیانێک ئەژێی کە هەموو کەس تەمەنایەکە ئەمەیە ئەنتەرپرنۆر دەست خۆش بێ مامۆستاجیان شێنەخان زۆرمان لە کارزازی خانممان زۆر لە چیت هەیە بۆیان چی بکەن ئێستا وا خەریکن دەستیان کردو بە بزنسەکان تەنها جوانەگرن لە ڕەخنەکان یا ئەتەوێت قسەیەکی تر هەیە بۆی ئەوان لە تۆ شتێک فێر بن ڕەخنەکان خۆ دەستیاکەیتەوە ئەگەر دروستکرد بەیان ڕووخێنەر خۆت شتەکان هەڵەبژێری هەموو کەسێک خۆ عەقڵێکی یاوەتێ و ئەتوانێ مادام گەیشتوویتەوە ئەم ڕۆژە ڕاستوچە بێ خۆ دیاریکەی وەکو چیان پێڵێم ئینسان تەنها بەردەوام بێ ڕۆژێ خۆ حەقی هەموو شتێکە بۆ ئەکاتەوە من سەرەتا کە پەی جەگەم دانا لە ماڵەوە کەس نێناسیم تەنها دووسێ کەس شتیم لە من داوا کرد وام لێ هاوتۆزە بێ ئەمە دوم بینی بێ بەڵام ڕۆژێکیان کچێک لی داوا کردم تەنانەت هەفتەیەک ئۆردەرەکەم بۆ دواخست نەخۆش بووم دوایەوە کە بۆم کرد سێکەم ڕێکلامێکی بۆ کردوم بڕوا بێگەر نەک $10,000 باە ڕێکلامی وان بۆ ناکرا من تا ئێستا خۆم قەرزارباری ئەو کچازانم لە گروپێکی فەیسبوک ڕێکلامی بۆ کردبووم کە هەر نەشمەزانی کێ لەو شەوەوە ژیانی من گۆڕا بەڵام ئەوە بوو من کۆڵم نەیە ڕاستە لە ئاخیرا تۆزە بێ هیوا بووم بەڵام ئەو کچە ژیانی منی گۆڕی خوا دایمە شتێکی بۆ نێرێ سەبەبێکە بۆ نێرە کە بەردەوام بی مهم ئینسان کۆڵ نەیە بەڵام لەوەش مهمتر ئەوەیە ئایا فکرەکە و بەکەڵکی کۆمەڵگای ئێمەیە ئەگەر ڕاستیتانەوێ هەموو فکرەیەک لای ئێمە سەرکەوتوو نابێت هەموو شتێک سەرکەوتوو نابێت لەوانەیە فکرێکی زۆر بەسیط لە دەرەوە بووکە بە ملیاردێر ملیۆنێر بەڵام لێرە لەوانەیە فکرەیەکی زۆر گەورە فەشەلی پێبێ ئینسان ئەبێ کە ئەو شتەی هەڵیە بژێرە ئیشی لەسەر بکە بیر لە مجتەمەعەکە بکاتەوە بزانێ خەڵکی ئێمە چی ئەوێ بە دوای چی ئاگەڕێت من ئەوەڵ ویستم کێک دروستکەم تەنها کێکی سادەش نەک وەکو خەڵکی تر بەڵام کە بیرم کردەوتم خەڵکی ئێمە هەموو ڕۆژێک یەک ناخۆ ئەبێ من ئیشێ بکەم کە جیاواز بێ یان منافس کەمتر بێ چونکە بەجددی کە منافسە هەبوو قورسە منافسەکردن هەیە زۆر لە تۆ بەقوترە ئەی چۆن منافسەیەکی تۆ بە مالیەکی زۆر کەم کە دەستم پێ هیچی وا لە دەستمان نەبوو لەوانەیە گەر بڵێم قەرزاریش بووم هێشتا هەرکەم و کوڕیشمان هەبوو زۆر سپاس لەش ساغ بێت هیوادارین سەرکەوتوتر بێ زۆر سپاس دکتۆر سەلام ماندوومان کردیت تر لەمە لە ئەو کارسازانە نێرینە لای تۆ ئەوێ گایدیان بکەیت زۆر سپاس مامۆستاژیان بەخێر بیت سەرچاوم
وەکو ئاگادارن لە ئەجەنداکایەتیەتی دەخولێک بۆ چارەگێک ئیساحەتێکی کورتمان هەیە دواتر کارسازێکی سویدیمان لایە جۆناس نیلسن پرزنتیشنێکتان بۆ ئەکا لەسەر مۆزۆعی ئەکواپۆنیک داهاتووی کشت و کاڵکردن کە ئەکرێ ئەمە یەشێ بە لەو سیستەمانی لە داهاتوە ئێمە پشتی پێبەستین دواتریش پانێڵی دووەمان دەست پێکات سەرچاوەکانی کشت و کاڵ و پیسبوونی ئەو دواتر کارسازی لە بواری کشت و کاڵ کە کۆمەڵێک بەڕێزمان بانگێش کردووە و بە گرنگی ئەزانین کە بتوانن لەو پانێڵەشە ئامادە بن دەخولەک ئیساحەتێکی کورتمان هەیە چایە قاوەیەک ئەخۆینەوە ئەگەڕینەوە وەلاتەن زۆر زۆر سپاس بۆ ئێوە بۆ چاوەڕوانیتەن زۆر سپاس بۆ ئێوەش.
Okay. Something is wrong, but I don't know what. No, I don't think they're ready. Hi, my name is Jonas. I'm an entrepreneur from Sweden. I'm here to present you a small glimpse of the future farming concept called aquaponics. سڵاو من ناوم یۆناس نیلسنە کارسازێکم لە وڵاتی سویدەوە ئەمڕۆ کورتێکتان پیشانەیەم لەسەر داهاتووی فارمین داهاتووی جوتیاری کە پێوترێت aquaponics. So, what is aquaponics? It's built of a closed-loop system that already is built on two existing sustainable systems. Aquaculture, which is fish farming, and you have hydroponic, which is growing in water. Aquaponics چییە؟ Aquaponics بازنەیەکی داخراوە کە پێک دێت لە دوو سیستم کە لە ئێستادا هەیە و زۆر بەبەردەوامی ئەتوانێت کار بکات ئەویش aquaculture لەگەڵ hydroponics. Aquaculture کێڵگەی ماسیە، hydroponics دروستکردن ڕواندنی ڕووەکە لەناو ئاودا. How does it work? It's an ecosystem where we have a fish tank, we feed the fish, and we move the wastewater into the plants as nutrition. چۆن کارەکات ئیکۆسیستمێکە کە لە ماسی و ڕۆکەکان پێک دێت کاتێک کە ماسیەکان خۆراک دەخۆن لەو ئاوەکە دەگوێزرێتەوە و پاک دەکرێتەوە بۆ ڕۆکەکەی پێ گەورە دەبێت دیسانەوە ئەو ئاوە فلتەرەکرێتەوە دەدرێتەوە بە ماسیەکان و ماسیەکان ئیسفادە لە بەهای خۆراکیەکان یەکەن. Here you can see a basic system. We have the fish tank where we feed the fish. The water flows into the filters where we have bacteria that turns the wastewater into nutrition for the plants. From the filters, the water flows into the grow beds as nutrition to the plants, and then we pump it back into the fish tank. ئەمەی کە لێرەیە بینن سیستمێکی سەرەتایی سیستمەکەیە نمونەیەکی سەرەتایی سیستمەکەیە کە بەم تانکی ماسیانە دەست پێکات ئاو لە تانکەکەەوە بەو فلتەرانەیە ئەڕوات و لە بەکتریاکان پاگەکرێتەوە ئەچێ بۆ ئەم گرۆ بێدانە کەواتە ئەم چۆنڵی بۆ ڕواندنی ڕۆکەکانە ئەم بێدانە دەچێت ئەوە بەها خۆراکیەکانی لێ هەڵدەمژرێت لەلایەن ڕۆکەکانەوە دیسانەوە هەمان ئاو بە فلتەرە ڕوات پاک دەکرێتەوە دەچێتەوە بۆ ناو تانکی ماسیەکان. So you will see now a short movie and how the system works and how it looks like in reality. ئێستا ڤیدیۆیەکی کورت دەبینن کە شی دەکاتەوە چۆن سیستمەکە بەکاردێت. ناوم وڕای هالامە من زۆر بەختەوەرم کە گەشتم بە جیهاندا کردووە بۆ لێکۆڵینەوە لەسەر کێڵگەی ئەگرۆپۆنی لە هەموو جۆرە گەشەکاندا ستارتگەرم یاخود کەشی ئاسایی و دەمەوێت پێت ڕابگەرم کە کێڵگەی ئەگرۆپۆنی زۆر گرنگە بەهۆی ئەو دەرفەتانەوە کە تێرەخسێنێت دەرفەتەکان بێکۆتان دەتوانین ڕۆکی زۆر باش تەندروست بێکیمیایی بڕوێنین لە گەنجینەی کۆنی بەکارهاتندا یاخود لە یاریگایەکی تێمسدا لەسەر کۆنکرێت یان لە بیاباندا دەتوانین لە دارستانەکاندا بیڕێنین یاخود لەو جێگایانەدا کە خاکەکە لاواز بووە دەرفەتەکانمان بۆ دروستکردنی کێڵگەی ئەکواپۆنی لە هەر جێگەیەک و ڕواندنی خۆراکی تەندروست و پێچینیایی بێکۆتایە ئەمەیە تەکنۆلۆژیای سەردەم گرنگی کێڵگەی ئەکواپۆنی لەبەرهەمهێنان کە لە ئیکۆسیستمێکدا گەورە دەبێت. ئەم تەکنۆلۆژیایە لە بواری ئابووریدا سەرکەوتووە بەهۆی زیادبوونی ژمارەی مرۆڤ لەسەر زەوی کە ئامادەییان تێدایە پارەیەکی زیاتر بدەن بۆ خۆراکی کواڵەتی بەرز. ئەمە گرنگیەکەیە.
گرنگیەکی تر بەهای کۆمەڵایەتیە بۆ نمونە دروستکردنی سیستمی ئاکواپۆنی لە ناوچە بیابانەکاندا کە ناتوانرێت بە هیچ شێوەیەکی کە سەوزە بڕوێنرێت و وە ماسی بەخێو بکرێت بەو شەوە کارایە. ئەمانە گرنگی زۆری هەیە لە بواری ئابووری کۆمەڵایەتی و ئیتیکی. گرنگی ئیتیکەکەی ئەوەیە کە ئێمە لە سیستمێکدا بەرهەمێنان دەکەین کە بە هیچ شێوەیە کاریگەری خراپی نابێت لەسەر ژینگە. ئێمە دەرمان و خۆراکی دەستکردی کیمیایی بەکار ناهێنین بۆ ڕواندن. بەو شێوەیە سیستمی ئەکواپۆنی لەو سێ بوارەدا گرنگی هەیە. کەواتە بیرۆکەی ئەکواپۆنی چییە؟ چۆن کار دەکات؟ زۆر بە کورتی ڕۆک و ماسی لە یەک جێگەدا بەخێو دەکەین. دەتوانین پرۆتینی زۆر باش و سەوزەی زۆر باش بەرهەم بهێنین. بە کورتی بێ ئەوەی بچینە ناو وردەکاریەوە تانکی ماسیمان هەیە دەکرێت بچووک بێت یان دەکرێت کێڵگەیشی گەورە بێت. کەواتە ماسیمان هەیە لە تانکەکاندا. ئاوەکان لە تانکی ماسیەکانەوە دەگوێزرێنەوە بە سیستمی جیاواز بۆ ئەو جێگەیەی سەوزەکانمانی تێدا دەڕوێنین. ڕۆکەکانیش بەها خۆراکیەکانی ئاوەکە هەڵدەمژن و ئاوەکە جارێکی دیکە دەکرێتەوە ناو تانکی ماسیەکان. کەواتە ئێمە بازنێکی داخراوی ئیکۆسیستممان هەیە کە زۆر بەبەهایە و بە شێوەیەکی زۆر باش کار دەکات. ئەمە گرنگی سیستمی ئەکواپۆنیە. ئەمەیە کە لە هەموو میتۆدەکانی دیکەی جیا دەکاتەوە. لەبەر ئەوەی کە ئەکواپۆنیکس لە باشترینی هایدرۆکەڵچەر و هایدرۆپۆنیکەوە دروست دەبێت و لە هەمان کاتدا کێشەکانی ئەو دوو جۆرە تەکنۆلۆژیایی دیکەمان نییە. بۆ نمونە بە پێچەوانەی هایدرۆپۆنیکس لێرەدا پێویست بە فرێدانی ئاوی زیادە نییە. وەلەو جێگانەدا کە ئاو گرنگیەکی زۆری هەیە لە ڕاستیدا لە هەموو زەویدا بەو شێوەیە. بەڵام لەو جێگانەی کە کێشێکی زۆری هەیە نامانەوێت کە ئاوی زیادە فڕێ بدەین و بەفیڕۆی بدەین ئەگەرچی ئاوەکە بکەینە تانکیشەوە. جیاوازی هەیە. لە سیستەمی ئەکواپۆنیدا بەردەوام ئاو هاتوچۆ دەکات. و ئەوە هەمان سیستەما کە لە کێڵگەی ماسیەکاندا هەیە ئەگەر لە تانکی دەستکردا بێت یان کێڵگە. کاتێک ماسی لە تانکدا بەخێو دەکەیت بە تێکڕا دەبێت لە سەتا دەی ئاوەکە فڕێ بدەیت هەموو ڕۆژێک. لە ئەکواپۆنیدا ئەم کارە پێویست نییە. ئەمە دوو سوودی گرنگن و لە هەمان کاتدا ماسیەکان و ڕۆکەکان لە ژینگێکی سروشتیدا بەخێو دەکەین کە تەندروستتر دەبن بۆ خواردن. و سەوزەکان و ماسیەکانیش لە هەمان کاتدا تەندروست دەبن. کواڵەتی دەرەنجامەکان تووشی سەرسوڕمانتان دەکات. کواڵەتی بەرهەمەکان بێوێنن. دیسانەوە ئاماژەی پێدەدەم کە ئەمە لە سیستمێکی سروشتیدایە. ڕۆکەکان هەموو دەرفەتێکیان هەیە کە هەموو کانزا پێویستەکانیان بەدەست بهێنن بۆ تەندروستیان و تەندروستی ئێمەش کاتێک بەکاریان دەهێنین. هەمان حاڵەت بۆ ماسیەکان. ئایا دەزانی کە ماسیەکان لە سیستمی ئەکواپۆنیدا زۆر کەم نەخۆش دەکەون؟ ڕێژەی نەخۆشی زۆر کەمە و ئەمەش بەهۆی بەڕێوەبردنی سروشتیە لە پرۆسەکەدا. لەبەر ئەوە کواڵەتی بەرهەمەکان بێوێنن. دەتوانیت لێرەدا لە دەوروبەرم ببینی کە چه بەرهەمێکی جوان هەیە. So, why aquaponics? It requires 90 to 95% less water than traditional farming. لەبەرەوە ئەکواپۆنیکس بۆ یەکەمیان لەبەرەوەی دەسانەوە بۆ لەسانەوە 5 کەمتر ئاو بەکارەهێنرێ لە وەک لە جوتیاری ئاسایی. It's possible to grow vegetables all year around. دەکرێت سەوزەوات لە هەموو ساڵەکە لە هەر چوار وەرزەکە بەخێو بکرێت یا بڕوێنرێت. It requires low use of energy. ئەنەرژیەکی زۆر کەمیەوێت واتە وزەیەکی زۆر کەمیەوێت. It is chemical free. We don't add pesticides. If we do that, the fish will die and the ecosystem will collapse. بەبێ بەکارهێنانی کیمیاییە کە هیچ پێستەسایدێکی تیان نییە ئەگەر کیمیایی تا بەکار بهێنین سیستمەکە بە تەواوەتی فەشەلێنێت. It's scalable. دەکرێت بپێورێت دەکرێت بپێورێت.
and it can be used anywhere, in winter or in the desert. وەکرێت هەر شوێنێکا بێکە بەکار بهێنرێت یا سیستمەکە دابنرێت ئەگەر کەشێکی سارد بێ یان کەشێکی گەرم بێت. So it's all about creating more from less. لەبەرەوە لە کۆتاییدا هەمووی مەسەلەکە ئەوەیە کە زیاتر بەدەست بهێنین لە شتێکی کەمتر. زۆر سپاس. زۆر سپاس. زۆر سپاس بۆیەوە ئەگەر دەخولەک یارمەتیمان بن تا ستەیج ئامادەکەین بۆ پانێڵی دووەم و پانێڵی کۆتایی ئەمڕۆ. زۆر سپاسانەکەین. پانێڵی دووەممان ئەمڕۆ دەربارەی کشتتوکاڵە پیسبوونی ئاو و ئەو جۆرە خاکەی کە هەمانە کە هەندێک بەڕێز لێرن وتەبێژی وەزارەتی کشتتوکاڵ مامۆسایی زانکۆ لێرەیە کە پسپۆرەکەی دەربارەی خاکە و نەبیل موسا وەکو پارێزەری ئاو و بەڕێز شاگوڵ هۆستیان نەکات و پرسیارەکانیان لێکات. دەخولەکە و ئەگەڕینەوە وڵاتان. زۆر سپاس.
بەخێراتنی هەموو لایەکەکەم بەخێبی کاک حسێن حەمەکەریم وتەبێژی وەزارەتی کشتوکاڵ دکتۆرە ژینۆ مامۆستای زانکۆ و پسپۆر لە بواری خاک بەڕێز کاک نەبیل موسا پارێزەری ئاو بەخێر بێنمدا یەکەم پرسیان ماڕاستەی تۆ بەڕێستانەکەم کاک حسێن بەڕێستان وەکو وتەبێژی وەزارەتی کشتوکاڵ پلانی حکوومەتی هەرێم یاخود وەزارەتەکەتان بۆ بەسکردنەوەی ژێرخانی ئابووری بەڕێستان ئەگەر ڕابۆچووی خۆتان بڵێن لەو بارەیەوە. زۆر سپاس بۆ ڕێکخراوی ڤیم بۆ ڕەخساندنی ئەم دەرفەتە خۆشحاڵین کە ئیمڕۆ لە شارەکەمان لە وڵاتەکەمان لەگەڵ کۆمەڵێک گەنج قساکەین دەربارەی بابەتێکی گرنگ کە تایبەتە بە کشتوکاڵ کە دەکرێت بگەتە سێکتەرێکی زۆر گرنگی ئابووری لە هەرێمی کوردستانە. خۆشحاڵم کە لەگەڵ کۆمەڵێک گەنج من پێم خۆش لەو ڕۆژانە بابەتێکیان بۆ ناردم باسی ئەو کەساناکە کە تەمەنیان ئەگاتە عەقدی شەشەم یعنی 6 ساڵ و بەرەوژوور ئەڵێ یەکێ لە نەسیحەتەکانەوەیە کە بەردەوام هەوڵ بن دیالۆگ بکەن لەگەڵ گەنجەکانە بۆی هەم بتوانن ئاوێتەی ئەفکارەکان و سەردەمەکانی ئەوان بنوە بە پێچەوانەشەوە. لەبەرەوە خۆشحاڵم هیوادارم بتوانین ئەو بابەتەی کە پێشکەشی بەڕێستانەکەین سوودی هەموو لایەکی تیابێ و ئامانجی دامەزراوەی ڤیمیش ببەخشێت. بەڕێزان ئەگەر تۆزێ بگەڕێنەوە بۆ دواوە کشتوکاڵ لە هەرێمی کوردستانە یەکێک بۆ لە سێکتەرە گرنگەکان لە سەدەی نیوەی سەدەی دووەم و پێشتری پێشوو بۆ زانیاری بەڕێستان لە سەدا 66 کۆی دانیشتوانی هەرێمی کوردستان لە 60ەکان و لە 70ەکانە خەریکی کاری کشتوکاڵ بووە واتە لە سەدا 66 بەرهەمهێن بووە ئەوەی تری بەکاربەر بووین کە لە شارەکانە بەداخەوە بەهۆی ئەو ئەفکارە فاشیەی ڕژێمەکانی پێشوو بەداخەوە میلەتی کوردیان والێ کرد لە میلەتێکی وەبەرهێنەوە بەرهەمهێنەوە ببێ بە میلەتێکی بەکاربەر بەڵام سوپاس بخوا ئێستا جارێکی تر ئەمانەوێ ئەو هاوکێشەیە پێچەوانە بکەینەوە ئەگەر بەو ڕێژەیەش نەبێ حەزەکەم یەک ئاماژە بم بە بەڕێستان گرنگ نییە یعنی ڕێژەی چەند خەریکی کاری بەرهەمێنانە زۆربەی زۆری وڵاتانی ئەوروپا و ئەمریکا لە سەدا 2-3-4 تێپەڕ نابێت لە هێزی کار بەڵام بێگومان بە سیستەمێکی پێشکەوتوو کە بڵێن بەرهەمی کشتوکاڵ بەردەم دەرین بەو سیستەمانە لەبەرەوە ئەو ڕێژەیە گرنگ نییە بەڵام ئەوە گرنگە ئەگەر هەر چەند ڕێژەیەک لە ئێستادا بتوانین وەبەرهێنان بکات لە بواری کشتوکاڵە بتوانێت پێداویستی بەشەکەی تر بڕکاتەوە و بە پێچەوانەشەوە بگرە هەناردەی وڵاتانی دەرەوە بکات بۆیە ئەم هاوکێشەیە زۆر مهمە و من پێم خۆش بوو کۆمەڵێ ئاماژە بەڕێستان بەم لە ساڵانی ڕابردوو و ئێستا ئەمانەوێت چی بکەین لە ساڵانی ڕابردوو بەداخەوە ینی من ئێڵێم خۆشم من جگەلەوەی وتەبێژ بووم بەڕێوەبەرێکی گشتیشم لە وەزارەتی کشتوکاڵ لە کابینەکانی پێشوش بەداخەوە بەرچاوڕوونیەکی زۆر نەبوو بۆ کەرتی کشتوکاڵ یان سیاسەتێکی ڕوون نەبوو کە ئێمە چۆن کەرتی کشتوکاڵ ئەەکەین بە ژێرخانێکی ئابووری بۆ هەرێمی کوردستان هەنێ داتا بە بەڕێستان ئەڵێم لە کۆی لە ساڵی 2013 و پێشتر کە ئەتوانم بڵێم سەردەمی عیز بووە یعنی سەردەمی خۆشی بووە لە هەرێمی کوردستان کە هیچ کێشەیەکی پارەمان نەبووە یعنی ئەو بودجەی کە بێم بۆ ئێمە تەرخان کراوە لە سەدا نەگەشتۆتە لە سەدا 2 لە سەدا 1.8 بۆ ئێمە تەرخان کراوە یاسای وەبەرهێنان پێشووتر کاک دکتۆر سەلام لێرە باسی کرد لە ساڵی 2004 لە سلێمانی دەرچوو لە ساڵی 2006 جارێکی تر ئەم یاسایە بە شێوازێکی دەردەچەوە لە ئێستادا زیاد لە 40 ملیارد دۆلار وەبەرهێنان کراوە لە هەرێمی کوردستانە نەگەشتۆتە لە سەدا 2 وەبەرهێنانی کەرتی کشتوکاڵ ینی بە هەموو ئەو پرۆژانی کە تەقدیم کراوە لە چاو پرۆژەکانی نیشتەجێبوون و تربیە و نازانم سەناعە و هەموو ئەو شتانە یعنی ئەویش لە سەدا 1.6 جێبەجێ بووە بۆیە بەداخەوە بەرچاوڕوونیەک نەبوو بۆ بەرەو پێشبردننی کەرتی کشتوکاڵ ئێمە بەردەوام پلانمان هەبووە کە چۆن پەرە بە کەرتی کشتوکاڵ ئەدرێ لەبەرەوەی زەمینەیەکی زۆر لەبار هەیە لە هەرێمی کوردستان بۆ کشتوکاڵ هەم لە وەکو باوی بەسمەوە بە بابەتەکەی بەڕێستان ئێوە چیتان کردەوە بۆی ئەو کێشەیە حەلکەن یعنی ئەگەر حکوومەت بودجەیەکی کەم یاخود گرنگیەکی کەمی بە کەرتی کشتوکاڵاوە ئێوە خۆتان وەکو وەزارەت پلانتان چییە؟
جا من ویستم ئەوە ئاماژە پێ لە کابینەی نوێی حکوومەتی هەرێم زۆر بەڕوونی لە کارنامەکە ئەگەر جەنابتان گوێتان لێبوو بێ دیقەتتان نابێ زۆر بە گرنگی لە 6 خاڵە باسی گرنگیدان بە سێکتەری کشتتوکاڵەکە وەکو سێکتەرێکی ئابووری گرنگ بە تایبەتی یعنی ئێمە بینیمان لە سەردەمی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا و ئەم قەیرانە دارایی عالەمیە بۆمان دەرکەوت کە تۆ پارە هیچ نییە یعنی کاتێک زانیمان هەموو جومگەکانی ژیان وەستا بەڵام نەمانتوانی واز لە خۆراک بێنین نەمانتوانی مەرزەکان دابخین بۆچی لەبەرەوەی ئێمە نەم ئەتوانین واز لە کرینی جلوبەرگ و کۆمەڵە فەنتازیای ماڵ و هەموو شتێ بێنین بەڵام ناتوانین واز لە خواردن بێن بۆیە ینی دای ماڵێ لەگەڵ هەموو ئەزمەیەکە کۆمەڵە دەرفەتی شەیە بەڕاستی دەرفەتێکی پێوتین کە دەبێ بە حکوومەتیش و بە هەموو لایەک ئەبێ گرنگی بە کەرتی کشتتوکاڵ ڕەنگە ئەم وەزعی کە ڕوویدا ڕەنگە چەندین بارە بێتەوە کە ئەم گرفتە ڕووبکاتە ئێمە لەبەرەوە بێ حتمما ئەبێ گرنگی بین بە کەرتی کشتتوکاڵ بۆیە لە کابینەی نۆ زۆر بەڕوونی باسی کردووە لەوانە و وەزارەتی کشتتوکاڵ وەکو وەزارەتێکی سەرەکی دەستنیشان کردووە بەڵام کۆمەڵی وەزارەتیشی لایەنی دیاری کردووە کە ئەمانە ئەبێ هاوکار و هەماهەنگ بن بۆ جێبەجێکردنی ئەو سیاست و پلانی کە وەزارەتی کشتتوکاڵ دایەنێ تحدیدی کردووە لە کارنامەکە وەزارەتی بازرگانی پیشەسازی وەزارەتی پلاندانان وەزارەتی دارایی دەستەی وەبەرهێنان تەنانەت کەرتی تایبەتیش دەبێت ڕۆڵێکی زۆر کارا بجێڕێ لەبەرەو پێشبردننی ئەم کردە بۆیە ئێمە وەکو خۆمان پلانێکی 4 ساڵەی زۆر تێر و پڕمان تەقدیم کرد بۆ هەموو سێکتەرەکان بە سێکتەری ئاو و سێکتەری سامانی ئاژەڵ و ڤێتەرنەری و باغداری و ڕۆکی و هەموو سێکتەرەکان بەداخەوە بەڵامی ترە و قەیرانە دارایی کە ڕووی تێکردین نەمانتوانی لانی کەمی ئەو بەرنامەی خۆمان جێبەجێکردن نەک بەنسبەت ئێمە و بەنسبەت هەموو سێکتەرەکانی تریشەوە بۆیە ئێمە لە هەرێمی کوردستان بەڕاستی خاچێکی عفو کاتەکەت تەواو بەگەرد یارمەتیم بێت دوای ئێمە لای جەنابەت پرسیارێک ئاڕاستی دکتۆرە ژینۆکم وەکو کەسێکی ئەکادیمی بەڕێستان چۆن کرد لایەنی ئەکادیمی ئەخانە خزمەتی کەرتی کشتتوکاڵ یاخود بەرهەمی کشتتوکاڵی وەکو کەسێکی ئەکادیمی توانی ڕاوبەچوونی خۆتمان پێ بڵێ دەستان خۆش بێت تەوان من ئەگەر باسیەوە بکەم هەرە لایەنە گرنگەکانی سەر زەوی ئەتوانم بڵێم لە دوای هەوا و ئاو ئەو خۆراکەیە ئەو بەرهەم کشتتوکاڵەیەکی ئێمە ئەبا بەڕێوە ئەگە هەر تاکێک لە ئێمە جلوبەرگێکی جوانمان هەبێ ساری جوانمان هەبێ ماڵی جوانمان هەبێ بەڵام ئەگەر تەندروستیمان باش نەبێ کاتە وزەی سێمی ژیانمان لێ بڕاوە کاتەیان بەرهەمی خۆراکی پاکیشمان هەبێ و بۆیە زەڕورە لە ئێستا ئێمە ژێرخانی کشتتوکاڵیمان بەرزکەینەوەتە بەرهەمی کشتتوکاڵی ناوخۆی خۆمان هەبێ کە لە ڕووی کواڵیتیەوە زۆر بەپیت و بەهێز بن خزمەتی ئێمە وەکو لایەنی ئەکادیمی منۆک خۆم کە لە کۆلێژی زانستیدا زیارە کشتتوکاڵەکانم لە ئێستاە حالیان 653 ئەطروحەی ماستەر و دکتۆرا نامەی ماستەر دکتۆرا لە ناو کتێبخانەی کۆلێجەکەمانە بۆ باسی ئەطروحاکەم چکێکم هەر ئەطروحێ بیگری پرۆژەیەکی بچووکراوەیە ینی پرۆژەیەکە لە ئەرزی واقع تەطبیق کراوە لایەنی باشی و خراپی و تەوسیاتیشی بۆ ئیراوە پوختەکەی خراوەتە بەردەستی هەر گەنجێک هەر کەسێک بێ پرۆژەی لەسەر بکە کەواتە لە ئێستا ئێمە حالیان 653 پرۆژەمان هەیە کە کەس ئاوڕی لێ نایەتەوە ئەگە هەر یەکێک لەمانە بگری هەر لە ناو خۆشیانە چەند بیرۆکە و ئادەیەکی تازی تایە کە تۆ بچی ئیشی لەسەر بکەی لە داهاتوێکی زۆر نزیکیشە لە بۆ ئەنجە تۆ هەمە هەمووی بە سکێڵی بچووک کراوە تۆی چیەکەی ئەکی بە سکێڵێکی گەورەتر لەسەر ئەرزی واقع تەطبیقی ئەکەی بەڵام ئەوەی جێی داخە بەڕێزیان باسی پلانەکان خۆزگە لە پلانەکانی وەزارەتی کشتتوکاڵ دەرگایەکیشیان بکردایەتەوە و بەهاتنایە چاوێکیشیان بخشانایەتەوە بەسەر ئەو ڕسێرچ و توێژینەوە زانستی و ئەکادیمیانی کە ساڵانێکە ئەو هەموو خوێنکارە ئەو هەموو ئێستافە ئەکادیمیا خۆی تیا هیلاکەکە چکێکم توێژینەوە بۆ ئەکرێ لە هەموو عالەما توێژینەوە بۆ ئەکرێ لە ڕووی زانستیەوە کە تۆ دوایی بێ وەکو پرۆژە بەکاری بێنی بە سکێڵێکی گەورەتر ئەمە بیرۆکەی توێژینەوە خوێندنە بەس لە وڵاتی ئێمە خوێندن بەداخۆ ئەڵێم بۆ وەکو کتێب دا ئەندرێ لە کتێبخانەیە بەس ئەمە خۆی بۆچوون بیرۆکێکی زۆر هەڵەیە و تایبەتیش بۆ کوێ بۆ خوێندنە کشتتوکاڵەکان چکە کشتتوکاڵ واتە ناو گڵ ناو قوڕ ناو باخ و بێستان ئەمە وەکو ئێمە وەکو لایەنی ئەکادیمی ئەتوانین بەم شێوەیە هاوکاری گەنجام بکەین یاخۆ ئەو کەسانی کە ئەیانێن سەر پێی خۆیان بۆستن و پرۆژەیە بکەن
بنسبة جوتياركان مانو كأو خمي أمن وكو كوليجي كشتوكال براسي هر تاكي هر خنكارك لا إما تخرجك عند زياري كشتوكاليا تواناو قوتي أوي هي بتشيت سرپرشتي بشيكي زور لا جوتياركان بكارين ماي كشتوكاليان بي بخشه بيان بلي خاككان لروي ببيتي خاكان چونه بيسي بتشيا چون سماد و پین اضافه اکن چون ام گله بخیه وکن چون چه محصولك ضروره لناوچکی او بیروانی اما کروی اکادمی همو خنکاری که لکولیج زانس اندازیار کشتو کاله کان تخرجك اتواني ام توصيات بات كايتر او مهندس زراعيه اتواني سرپرشتي ام بروجانه بك اگر هاتو بوني هبت بولاني اكاديميه كي دائما اما جوتياركان مان زور زور بتوانان بلام سيركين برهمكانيان او النيه بوي لدواجارة چیه بيت بيزارة بن داهتكان لبازار فريئي خوان فريئين ريزي لناقرن بو لبرسيركي كواليتي دابازيت بوچی دابازه لبي بشيكي زانستي پروردي نكردوا بس بشيك پروردي كردوا بفتريكي زماني زور كم برهم بخاطة بازارة واي ترنازاني كواليتي كي چونا اما كي شيء امي كبلام اگر هاي تو بشيكي اكاديمي وزانستي لبرهمكت كوليوا خاككي ودزنشان كربو چ جوره برهميكي كشتوكالي ضروره حتما تورا داهاتي كي باشتري دسكه ارزه كشتوكالي كت بو گرم نابه بيزنا كتو گرمي تاب چينيت اگر تو لروي اكاديمي او زانستي بلين زانستي او معلوماتي كهبه ناچي گرم بروين اچي تما كي بتماتا يا كي بتاتا اي كي بجوره كشت برهمي تري كشتوكالي ك لا كواليتي باش بيو و بريكي زوريش داهات بعته ليرا تو چي بي سركوتو ابي بەڵام ئەگە بەنەزانی هەر ئەرزێک هەبوو بەکار هێنا ئەمە کارەساتی لێ دەست خۆش بێ زۆر سپاس یەک پرسیاریکە کاکسێن بەڕێزتان وەکو وەزارەت چۆن پاڵپشتی جوتیارانەکەن و ئایا حکوومەت یاخود وەزارەتی کشتوکاڵ تا چەندێک گرنگی بە کواڵیتی بەرهەمە خۆراکیەکانە ئایا ڕاوبۆچوونی بەڕێزتان لەو بارەوە ئەتوانی شتێکمان بۆ باس بکەین طبعا لە ئەمڕۆدا یعنی بۆ بەرهەمی ئۆرگانیە بەتەکید لەو خۆی بەرەو پێشبردننی ینی دابینکردنی ئاسایشی خۆراک لەسەر دوو کۆڵێکی سەرەکی وەستاوە یەکەمیان زیادکردنی بەرهەم دووەم بە بازارکردنی بەرهەم بۆیە ئێمە لەسەر ئەم دوو کۆڵەکەیە ئیشەکەین و سیاسەتمان داناوە بۆی کە چۆن بتوانین پارێزگاری لە بەرهەمی ناوخۆ بکەین چ لە ڕێگەی قەدەغەکردنی بەرهەمی هاوردە چ لە ڕێی دانانی باش لەسەر بەرهەمی هاوردە بۆ بزەبت پرسیارەکەی جەنابتان ئێمە ئێستا لەگەڵ قونسوڵەی هۆڵەندا پێشووتری ریشمان کردووە حەزەکەم بزانی تقریبان ئێستا هەندێک کۆمپانیا هەیە لەسەر بەرهەمی ئۆرگانی کارەکە لەبەرەوەی ئەو کۆمپانیانێک کە لێرە کارەکەن ئامانجیانەوەیە کە بەرهەمەکانن هەناردی دەرەوە بکەن بێگومان کە هەناردی دەرەوەیەکەن ئەگەر بە کۆمەڵی مواسفاتی ئەو وڵاتانە نەبێ هەرگیز ڕێگە نادەن ئەو بەرهەمانە پشکنینی بۆ کرێ هەناردە بکرێ بۆیە ئێستا تقریبان ئەو پرۆژەی دەستی پێکراوە و من بۆ خۆم 2 ساڵ پێش ئێستا بەشداریم کرد لە پێشانگایەک لە دووبەی لەسەر ئەو مەسلەی ئۆرگانی و کۆمەڵێ بەرهەممان بردبوو کە ئۆرگانی بوو و زۆر دەستخۆشی کراوە هەل ئەوە تقریبان بوو بە بنەمایەک بۆی کە ئێستا هەندێک بەرهەم ڕەوانەی ئەو وڵاتە بکرێ و ئێستا لەگەڵ قونسوڵەی وڵاتی هۆڵەندا گرێبەستێک واژۆ کراوە کە 4 پرۆژە طبعا لە عێراقا لە بەسرە لە نەجەفە لە بەغدایە بە خۆشحاڵیوە زیاترین پرۆژەکانیان لە هەرێمی کوردستان 2 پرۆژە لە سلێمانی پرۆژەیە لە هەولێر پرۆژەیە لە دووەک جێبەجێیەکەن کە هەمووی بە شێوەی ئۆرگانی بە شێوەی ستاندارد 2 ملیۆن یۆرۆیان تەرخان کردووە ئەو وڵاتی هۆڵەندا کە طبعا 4 کۆمپانیان تهدید کردووە لە 150 لەسەر وڵاتی هۆڵەندا و لە 150 لەسەر وەبەرهێنەکەیە بەڵام پاش 4 ساڵ بەجێ یەڵن بۆ وەبەرهێنەکە هەدەفەکە ینی تەنها ئەوە نیە پرۆژەیە دروستکەن نەخێر ئەیانەوێ ئەو تەکنیکە نوێیە ئەو شارەزایی کە لە وڵاتی هۆڵەندا هەمومان نەزانین وڵاتی هۆڵەندای لە وڵاتە پێشکەوتوەکان لە بواری کشتوکاڵە بیهێنن بۆ ئێرە و ئەو پرۆژانەکەدا ئەمەزرێ دەبێت بە سنتەرێک بۆ ڕاهێنانی جوتیاران و فەرمانبەرانی ئێمە و بە خۆشبەختانە ئێستا تقریبان هەنگاوی سەرەتایی بڕیوە بۆ دەستپێکردنی جێبەجێکردنی پرۆژەکە و بۆ خۆشمان ئێمە لە ناوەندەکانی توێژینەوەی ئێمە لە پارێزگاکان کە 16 ناوەندی توێژینەوەمان هەیە گرنگی زۆر بەو بوارە ئەدرێ و ڕاهێنان بە جوتیارانەکرێەوە هانی جوتیاران ئەدرێ بۆ ئەو بابەتە زۆر سپاس مامۆستا ژینۆیە وەلای بەڕێزت کاک نەبیلیەم وەلای جەناب بەڵام ئەو دوو پرسیارە ڕاستەکەی پەیوەندی بە کشتوکاڵ و اختصاصی جەنابیشت دوورە کەمێک لەو مەجالەوە مامۆستا ژینۆ بەڕێزتان ڕاوبچوونتان چییە لەسەر ئەو بەرهەمانەی کە بۆ ئۆرگانیک بەرهەمە هێندن لە کوردستانە
ئەو ئەوانشی کە هاوردە ئەکرێت لە دەرەوە بۆ کوردستان و ئایا بەکارهێنانی موادی قڕکەر و موادی کیمیایی یاخود سەماد بۆ گەورەکردنی ئەو بەرهەمە خۆراکیانە چەنە کاریگەری هەیە لەسەر تەندروستی خۆراک و بەرهەمی کشت و کاڵی لە کوردستانە؟ من وەکو خۆم کە لە بواری خاک اختصاسەکەم و توێژینۆم لەسەر پیسبوونی خاک و ئەو پێکاتانی ناو خاک کە چۆنە گوازرێتەوە بۆ ڕووەک و دوای بۆ مرۆڤ ئەچێتە سووری ژینگەیەوە ئەتوانم پێ بڵێم ئەو مادی قڕکەرانی کە بەکارێت بۆ ئەو جۆرە حەشەرانی کە لە ڕۆکەکانیان یاخود سەمادی کیمیاکان کاریگەریەکی زۆر ڕاستەوخوانێ لەسەر پیسبوونی خاکە ئەگەر بەشێکی پڕ زانیاری چڕوپڕ بەکاری نێنن جوتیارەکان بەڵام لەلای ئێمە ئەوشی جێی داخە من ڕۆژێک چوم ئەمە واقعەی گەرمەوە بۆ بازیان سەعات و نیوەک دانیشتم لە مای ئەو سەعات و نیوەیە بەشێکی زۆری لە ئەو مانتیقەیە کە بێتی زوجاجیان بێتی پلاستیکی بەکارێنن هەر بە لیتر موادی قڕکەر و سەمادی کیمیاییان ئەکڕ و ئەیان کرد بە بەیتەکانیانە لەبەری کێشیان هەبوو خیارەکانیان بڵێن بۆی کرمی لێنەیات یا جۆرە کەڕۆیەکی لێنەیە ئەم مادە قڕکەرەیان ئەڕژ بەڵام من لێ یەک پرسیارم کرد بۆ ئەوە ئەیڕێژن تی لەبەری کە هەتا فرەی بازاڕی خێن تێک نەچێ بەڵام بۆ زانیاریتان ئەبێ ئەو بەرهەمە خۆراکی کە مادێکی قڕکەری پێکرێت تا 3 ڕۆژ نەخرێتە بازاڕەوە بەس ئەو لەو کاتە پێ ئەکە و چاوەڕێ ناکات تاوەکو بەرهەمەکە خۆی ئەو تەسیری مادی لەسەر لایکسی کاتە بازاڕەوە ئەمە خۆی لەخوای سەرچاوی شێرپەنجەیە سەرچاوی سەرەتانە بۆ ئینسان ڕاستەوخۆ جاوەرە ئەمە کاریگەری لەسەر مێرۆکان زۆر زۆرە ئەوەی لەو ناوچەیانە ئیتر ئیکۆسیستمی ئەو مانتیقەیە بیئەی ئەو مانتیقەی هەموویە شێوێنێ ئەمە وەکو قڕکەرۆک و سەماد و پێینە کیمیایەکەش تەوانە چێتە خاکەوە ناو سەمادەکە بەشێکی زۆر نایترێتی تایە فۆسفێتی تایە پۆتاسیۆم زیاتر سەمادەکان ئەمە بەکارێت لەبەری زۆر بە سەرعی ڕۆکەکەیان بۆ گەورە ئەکات بەرهەمەکی بەڵام بە کواڵەتیەکی زعیف واتە لە ڕووی پێگاتیە و ئۆرگانی نییە لەبەری بە سەمادی کیمیایی بەرهەمهێنراوە بەڵام لەگەڵ ئەوەشە بەشێکی زۆری ئەم سەمادە کیمیاییە چی لە بەسەریەت ئەشۆردرێتەوە ئەچێت ئاوی سەرزەوی بۆ پیسەکە لێو کارەسات بۆ ماسی و پێگاتە ئاویەکان دوای کاکنەویل باسی بکالەوانێ شارەزاتر بێ ئەو کارەساتی لێکەوێتەوە بەشێکی ئەچێت داچۆڕێت ژێر ئاوی زەوی بۆ پیسەکە مەشاکلی تۆ بەرکەوتن ئەوێ بە نایترێت کە گازێکی کوشندە ئەبێت لەو کاتە ژەهراوی ئەبی تۆ جەستت ئەمە هەمووی کارەساتە لە سەمادی کیمیایی بۆیە من تەوسیەی ئەواکەم دایمەن ئەڵێم خۆزگە جێگرەی پێینی کیمیایی پێینی زیندەگی بووە یاخو پێینی ئۆرگانی بووە ئەو جۆرە پەینانە وایە کە خوان هاوڕێی سروشتن هاوڕێی ژینگەن و زۆر ئاسانیش بەرهەمێت من ئێستا حالیان خوێنکارێکمان هەیە لە ئیشی ئەوە پرۆژەی چی بەرهەمبێنێ بایۆفێرتیلایزەری پێڵێن کە پەینی زیندەگیە هیچ کێشەیەک بۆ ژینگەکە دروست ناکات بەرهەمێکی زۆر باشە ئاەتێ کواڵەتێکی زۆر بەرز هیچ پەینێکی کیمیایی ناکی بە خاکەکە بەعکسەوە ئەگەر خاکەکەت لە ناویش چوو بێت چەند ساڵی پێشەوە ئەزێتی یابێت ئەو یەت حاڵەتی زیندوو ژیانی بۆ ئەگێڕێتەوە ژیان بۆ خاکەکە ئەگێڕێتەوە بۆ مەدا عمری ئەو خاکی تۆ بە زیندوی ئەمێنێتەوە پەیتێکی خۆی لە دەست نایە بۆ یەک زانیاریتان گەورەترین ینی مەسەڵەن لەسەر ئاستی عالەم کە سەیرێکی خاکی شارە زوور خاکێکی دەرەجەیەکە بەڵام ئەگەر بێت و بەشێکی نەزان بەکاری بێنین ئێمە وردە ئەو پیت و بەرەکەتی خۆی لە دەست ئەیە کواڵتێکی دابەزێ ئیتر واولێت تۆ تا بش ئەوێ بەرهەمی چی بەرهەمنایانی ئۆرگانی بەرهەمنایانی ئۆرگانی بۆ پێڵێن ئۆرگانی کە تۆ هیچ موادێکی کیمیایی بەکار نێنابێت بەس خۆزگە پلانی حکومت بۆش بووە ئێمە بەشێک لەو بەرهەمە ئۆرگانیانەمان بە خۆمان بەکاربێنێ ینی تەندروستی وڵاتێکی خۆم پێش دەرەوەیە ئێمە واعی خەڵک بەرزکەینەوە کە چۆن بچن بەرەو بەرهەمی ئۆرگانی دوورکەونەوە لە کیمیایی ئەوانی کە لە دەرەوەیە چونکە ئەو بەرهەمانی کە لە دەرەوەن بێلەوەی کە دەستکاری جیناتیان کراوە نازانین چۆن بەرەم هێنراوە بەشێکی زۆریش موادی حافزەی پێوەکراوە بۆیە تاگات ئێرە تێک نەچێت ئەمە خۆی لە خۆیان خەتەرە بۆیە ئەگەر ئێمە بەرهەمی ناوخۆیمان هەبێت لە ڕێی وەکو کوشت و کاڵ بەرهەم بێنین ئەو تەسیراتە کەمترەکەینەوە بۆیە جارێکە پێتەڵێمەوە کاریگەری پێینی کیمیایی قڕکەرەکان زۆر خەتەرە لەسەر ژینگە بە عام ئیکۆسیستەم و ڕاستەوخۆ لەسەر تەندروستی مرۆڤیش ئەنجە لاچێت تا 3 ساڵ بتوانی خاکەکەت هێزی هەبێ بەرهەمێکی باشە باتێ لە ڕێی پێینێکی بەس دوای خاکەکە دەبێت بە چیمەنتۆ
اتروك اما خاغنيه كواليتي خاغ لدست اي ابيتو خاككت بجبياليت يا قلاك هالكني لا بريتو قلي كيبو بين انجبو من امبكم هر بيني كيمياك بكارنا انم يان اگر بكارش منا بشيكي زانستي چونکە هەموو شتێ بەشێی زانستی بەکار بێنرێ تەنها ئەوەی بیتێ کە ڕوەکەکە هەڵی مژێت بەشێکی زانستی لە ناو خاکەکەیە توانین چالاکیکەی ئیتر زیاتر نەبێت کە بێت بە مادێکی زیایە و وەکو ژەهرێک وابێ بکێ بە قوڕگی خاکەکە. کاک نەبیل بەڕێستان وەکو پارێزەری ئاو کە ساڵانێکی زۆرە کەسێکی چالاکن لە بواری ژینگە و سروشتی کوردستانتان بینیوە ڕابۆچوونی بەڕێستان ئایا سەرچاوەکانی کوردستان لە مەترسیایە ئایا سەرچاوەکانی پیسبوونی ئاو چین بەڕێستان ئەگەر ڕێی خۆتمان بڵێن. چارەنووسی هەمووی هاتووە لای من کە ئاوە بەبێ ئاو بەڕاستی ناتوانین ینی بە تایبەتی ژێرخانی ئابووری کۆمەلگایکی تەندروست کللتوریکی پارێزرا و هەبێت لە کۆمەلگایە ئەمە هەمووی پەیوەندی بە ئاو هەیە ئەنجا ئەو داتانەی ئێمە وەکو پارێزەرانی ئاو کە بۆ ماوەی 9 ساڵە یەکێک لە ئامانجی سەرەکیمان کۆکردنەوەی داتایە بە ئاگابوونی ئێمە لەو قەیرارانەی کە تووشی سەرچاوەکانمانە بێت کە سەرێکی ترین قەیران لە ئێستاە ئەو بەنداوانن کە لە وڵاتانی بەشی سەرەوە لە وڵاتانی دراوسەیە کە دروست دەکرێت بە تایبەتی تورکیا و ئێران و سووریا کە زۆربەی سەرچاو ئاوەکانی ئێمە لەم وڵاتانەوە دەست پێ ئەکات بەداخەوە کە زۆربەی کارەساتی زۆر گەورەی ژینگەیی کە ئەکەوێتەوە لێرە لە کوردستانی خۆمان و لە بەشی خوارەوەش لە باشوور گرتنەوەی سەرچاو ئاوەکانە ئەو بەنداوە گەورانی کە لە پەنجاکانەوە پلانی بۆ دانراوە لە ئێستا لە تاوابوونان نمونەیەکی زۆر تازیان کە بەنداوی ئیلیسۆیە کە شاری حەسەن کەیف 12,000 ساڵ تەمەنەکەیەتی لە تورکیا شارێکی کوردیە بەداخەوە وا ئێستا ئەکەوێتە ژێر ئاوانێ کە ئەم ئاوە شادەمارە ینی ڕووباری دیجلەیە لە شاخەکانی ئەنەدۆڵەوە دەست پێ ئەکات کە ئەوەی کە من شارەزابم تیا لە 10 ساڵی داهاتووە لە سایە هەشتای ئاوی کوردستان و عێراق کۆنتڕۆڵەکرێت لەلایەن وڵاتانی دراوسێەوە ئەمە کاریگەریەکی سەرەکیە بە داتا ئێمە کە ڕیسێرچمان کردووە کەیس ستەدی ئەو تۆژی لەوانەی لەسەر ئاوەکان کە کردومانە پرۆگرامێکمان بەکارەهێنا خاڵمانەیە بە کاریگەریەکان لە کۆتاییە پرۆگرامەکە پێوتی سەرێکی ترین کاریگەر چییە یەکێک لەوانە بەنداوە وەکو باسم کرد ئەمان من وەکو ڕێکخراو زۆر ئەوەی کە پێمان کرا بە کردومانە لە ئیعلام لە کامپین لە عرضکردنی داتاکانمان لەگەڵ خوێندکارانی جامیعەکان و لە شوێنە تایبەت و گشتەکانە ڤیدۆی باشمان دروست کردو لەسەری ئاستی ڕۆشنبیری بە تاواتی تەرکیزمان کردو سەری کە چۆن تەربیە و تەوعیە ئەم داتایانە شێرکەین کامپینی زۆرمان کردو لە حەسەن کەیف لە جنوب لە بەشی خوارەوە سەری کاریگەریکی ترمان هەیە ئەویش ئەو ئێمە یاسای زۆر جوانمان هەیە لەسەر پاراستنی سەرچاو ئاوەکان یاسامان هەیە بۆ هەموو ئەو شتانی کە ئێستا باس کرا بەڵام بەداخەوە یاساکان فشاری ناخرێت سەر بۆی تەطبیق بکرێت بۆی پراکتیس بکرێت و چۆن ئەم یاسایانە بۆ ئەوە نەنووسراوەتە کە بشکێنرێن بۆ ئەو نووسراوەتەوە کە چۆن ئێمە فشاری بخینە سەر ئەو کاریگەریانی کە هەن بە قانونیان بکەینەوانێ بۆ نمونە غەساڵی چەولم کە دووەم کاریگەرە لەسەر سەرچاوە ئاوەکانمان بۆ نمونە زەی بچووک ئێمە ڕوپێویمان کرد لە ساڵی 2011 لە مەرزی شابەدینەوە کە دەستپێکی ئاوەکەی و سێ لقمانەیە لە پێنجوێن و لە منتقی ئێرانەوە بەرەو ماوەتە ڕوا لە دوو ئاوانە چێتەوە سەر زەی بچووک سێ ئاوی تریشمانێ لە قەندیلەوە لە منتیقەی باڵەکاتیەوە دیسانەوەیەتەوە خوارەوە لە دەربەنی ڕانێ ئەچێتەوە سەر زەی بچووک ئاوی کانیشۆکشمان هەیە ئەچێتەوە سەر زەی بچووک ئەمە لقێکی سەرەکیە بۆ دیجلە زیاتر لە 350 غەساڵی چەولم گراڤڵ ماینمان ژمار کە قانونمان هەیە ینی بۆ نمونە وەزارەتی کوشتکاڵ تەکیدم ئێوە بە ئاگان لەمە دەستەی باڵای ژینگە کە لێرە دەستەیە ئێستا قانونەکانمان هەموو هەیە بەس بەداخەوە تەطبیقی ناکەین بە ئاگان نین زۆر لەوەی کە چی ئەگوزارێت لە ناو سەرچاو ئاوەکانمانە غەساڵی چەولممان هەیە بۆ نمونە بەپێی یاسا دۆنمیکی پێدراوە کە ئیش بکات چەولم دەربێنە بەڵام بەداخەوە سێرەکەی 15 دۆنمیشی بەکارهێناوە هەرچی داری ئەو ناوچەیە بڕیوێتێوانێ بەبێ ئەوەی کەسێک پێی بڵێ ئەرێ هیچ پێوەرێک بەبێ قیاسێکانی هەتا ئەو کەسانی کە ئەچن سەرپەرشتیکانەکانەکەن کە خۆم شخصیان وەکو جیۆلۆجیەک چوون بینیومە هیچ پێوەرێک نییە کە تۆ پێت بڵێ ئەمە چەند تەنی لەم مەوادە دەرهێناوە لەو شوێنەیە و
هیچ قیاسێکیش نییە ینی تۆ بیت پێی بڵی غەسالەکەت پێداخم لەو لاوە چەند مانگە ئەوەستێ و دیسان لە لایەکی ترەوە یەت غەسالەکە کاتەوە و ئەو کارەساتانە بەردەوامە بن بەداخەوە تۆزە قورسە بلە ئێستا توکە وەکو ئاماژەت پێ ئەمە غەسالی چەولم هەیە ساحێبەکەی دۆشکەی هەیە ینی تۆ بزانام تو چۆن تعامل لەگەڵ ئەمەیەکە ینی چۆن پێ پێی ناخۆشە کە تۆ هەموو مانگێکی ئەڵێ بۆ هەموو مانگی گەیت ئەوانی کە سێ مانگ جارێکیان پێی ناخۆشە وازانێت تۆ غەسالەکەی پێدا ئەخەی بەلعینە کاتیشە پێشی دا بخەیت ینی ئەو نەناخەیانێت ئەتوانێت ئەو جارێکی کە دەست کاتەوە بێژن هەمان شوێنە کەمڕی پرۆپێویەکەم هەنە کات ماسکی ترەکەمە دەمو چاوم دەمام بچێ لە دەمو چاوە کاڵم من هاتون دەست خۆشکەریتان لێ بکە بۆ منە چوارداری ڕوانوە من تەرکیزەکەم سەر چواردارەکە بووی شتی تر ببینم داتایتر کۆ بکەمەوە چەندێک قۆڵی کردەوە ناوچێت چەندێک تەدمیری ئەو دارانی کە بڕیوێتیوانێ بۆ نمونە چکە بەڕاستی ئەوان خوان ئەزانن باشترین لم و باشترین چۆ و جەرموت لە شوێ دەری هێنا جا من بینیومە ینی شاید حاڵم ڤیدۆم لەلایە بڵێ 9 ساڵ پێشستا لە منتقەی گۆبتەبەکە بە ڕوپێویماکە لەسەر زەی بچووک بینیومە بە مشاری بڵین کارەبایی و ئەفو ئەوەی کە بازینی تێکرێت چۆن دارەکان ئەبرنەوە ینی دارێکم تەسویر کردو هێناڵێکی لەسەر تەکیدمەوە هێلانێت مێژوویەکی هەیە لەو ناوچەیە کە پرسیارم کرد منتیقی ئەمە باسی منتیقی گۆبتەپاکەم کە زەی بچووک بەناو ئەو ناوچەیە ئەڕوات ڕسمی هەفتاکانم هێنا سیرم کرد مقارنەم کرد ئەو ناوچەیە بۆ منە سەژی ئاوی لێ بووە ینی کە بۆیان باسە کردم سەوزایی تەسەووری نە هەموو دارستان بووە بەس ئێستا بڕۆ سەیری کە ئەڵی چیمایی پیاکراوە ینی ئەو خاکە جارێکی کە نەک هەر سەوزایەکەی ئەبڕنەوە بۆ کاری غەسالەکە جارێکی کە سەوزایی لێ ناڕێەوە منتیقی لەبەر و بێ بەژێر ئەو چەولمەی کە لە کاتی غەسالەکانە طبعاً کە تۆ ئەو مەوادە دەرهێنێ مەجموعەیە وەیست دروستەوێت لەم لاوەکە خاکەکە لە ناوە بە بۆ هەتایە ینی شاید حاڵەکان بەڕێزت باشتر زانینەنجی لەگەڵا کردوون کە چۆن باسیەکەن ئەو شوێنە چۆن سەوزایی بۆ پێشتر و ئێستا چی لێ هاتووە هەرشوناسی منتیق ناوچەکە ئەگۆڕێ نایناسیتوانێت منتیقەکە گۆڕێ بایۆدایڤرسیتی منتیقەکە هەمووی زەرەرهێنێ سەرچاوەکەی ئاوەکە ئێستا بۆن لە دەربەنی خان زۆر واز حەکە بەلا ڕێی بینی قەراغی نازانی ئەم ئاوە لە کامیان لە چووە هاتووە هەروان سەر لێ شێوانوە ئەنجاوەرە تۆ ماسیبی دوو لەم ئاوایبی باشە ڕێڕەوەکەی ئەگۆڕێت ڕێڕە و ئەجاوەرت و ماسیگر بتوێ ماسی بگری یا بە لەمەوان بی وەکو من باوەڕکە من لە ماوەت لە دوو ئاوان بە لەمەوانی هاتین پرۆژێکمان هەبوو ساڵی پار 40 کیلۆمەتر ساڵانە دەین بە مەلەکردن بۆ داکۆشیکردن لەسەر بڵین ئاوەکانمان ڕووبارەکانمان کە بۆ مەلەکردن بشێ کە یەکێک لە خاڵە گرنگەکان کە مەلەکردن زۆر گرنگە ئاوی شیرین بۆ مەلەکردن بشێ چکە تۆ ئەچیتەوە ئاوە قەترێکی چێتە دەمتەوە تۆزیشی لێ بخەم دایمن تووشی و حاڵەتە ئەبم ساڵی پار 20 کیلۆمەتر بە ڕافتین هاتین بە بەلەمێکی تایبەتە لە خەرەندەکانی بڵێن بینی قامیش و دڕێ و لێوەیتە بەرەو خوارەوە دێت بۆ گوندی گەماڵان و لێوە بۆ گوندی ئەلبانی و لە گوندی هەرزنەوە لە ئێرانەوە دەستمان پێکرد بە بەلەمەوانی کە گەشتینە لە گوندی ئەلبانی کە دەرچوینی تر لە خەرەندەکان 22 کیلۆمەتر تقریبا 4 ساعات کە دەستی مرۆڤی پێ نەگەشتووە ینی تامێکە لە بەهەشت زۆر جوان ینی تەسەور ناکەی چەند پاکت تەبیعی ئەو ناوچەیە لەبەرەوەی کەس داتوانێت بچێت بەس کە لەوێ هاتینە دەرەوە ئیتر نەماتوانین بەردەوامی لەبەر خەساڵی چەولم سەرمان لێشەوە نەمانەزانی دارێکشنی ئیتیجاهی ئاوەکە بەرەو چێوە ئەڕوات ئەجا هەر لەسەرەوە ئاوە ئەم پێشانگایی کە ئێستا ئیبینێت جوتیارێکی تایە خواردنای بە مریشکەکانی یەکێکە لەو وێنانە ئەم پێشانگایە بەڕاستی لەسەر ئەوەیە کە چۆن سەرچاوە ئاوەکانمان سەرچاوی ژیانی ئێمە بووە بەیەگاندنی کلتورەکان بۆ زمانەکان ئاینەکان جوتیاری شتیا خواردنای بە مریشکەکانی ئەو لەسەر زەی بچووکە ڕێک ئەو شوێنەی کە بۆم باسکردی کۆتایی بە گەشتەکەمان هێنا ئەتەرویمان کرد قسەمان لەگەڵا کرد ئەیوت ئێستا من 2000 مریشکی ئۆرگانیکم هەیە 2 هەفتە پێش ئێستا 1000م لێ فرۆشتووە ئەیوت ئەگەر پشتگیری بکرێم حکوومەتی هەرم پشتگیریم کاو دەسم بگرێ و ئەم ئاوەی کە ئێستا ئێران گرتوێتەوە بیرەکانی هەمووی پێپشانێن ئاویتیان نەما بوو یعنی بەدڵشکاوی و ئەم معلوماتی یابە ئەویت ئەگەم ئاوەکەم لێ نەگرنەوە ئێران ئێران فترێ پێش ئێستا زەی بچووکی هەر بە تەواوەتی گرتبووانێ بەنداوی لەسەر دروست کرد و کوتونێلی لیا بوو ئەویت من دەتوانم بریشکی بڵین هەموو کوردستان بە ئۆرگانێکی دابین بکەم بۆ هەموو کوردستان ئەنجا ئەم دەنگی جوتیارانە هەنێک کات لە قوڵایی ناو سروشتا ئەمە بە فەخرەوە باسیەکەم ئێمە ئەیان بیستین بەڕاستی ناوچەی تانجەرۆ ئێمە من ئەوەی سەردانی ناوچەی تانجەرۆ و ئەو ناوچانەی کە ئاوە تەدمیر کراوە ئەوەنە سەردانی کەسوکار و خزمەکانم ناکەم چکە بەڕاستی ئێمە پێویستمان بۆ داتایانە هەیە چکە یەکێک لە ئاماجی سەرێکی ڕەخراوەکە ئێمە ئەوەیە سەردەمی داتایە ئەگەر من نەیسەلمێنم بۆ کەسێکی
دەسەڵاتدار بەرپرس ئەوەی کە سیستەمەکە ئەبا بڕێەوە ناتوانانی ئێمە لە خۆمان و قسە بکەین بەڕاستی ئەنجا دەنگی ئەو جوتیارانە من ئەیبیستم لە بەروی بەڕاستی ئەو شوێنانە زۆربەی کات ئێمە پێی ئەگەین تا ئێستش بە ئۆرگانیکی ماوەتەوە ئەگەر فریای بکەوین درەنگ نییە ئەگەر بڵین درەنگە بەڕاستی تەمەڵیە جا کێشی زیاتریشمان بۆ دروستە بە سایکۆلۆژیەن ئێستا ئەوەی کە من تۆزێک لە خەمۆکیەکەم کەمەکاتەوە ئاچم ناوەستم ئەگەر بۆستم تاکیدم زیاتر هینە بم ها ڕوخێم و بێئەمەلە بم بەس کە دەنگیان ئەوانە بیستم یەکێک بە خۆشحاڵی و ئێستا ئەمڕۆ من ئەم شەو خۆشترە خۆم لە بۆری ئەمڕۆ توانیم هەنێک داتا هەیە لەگەڵ ئێوە باسی کەم ئەوی دکتۆر ژینۆ باسی کرد ینی ئەمە خۆی بۆ خۆی هەنگاوە بەڕاستی بە ئاگابوون خۆی بۆ خۆی هەنگاوە ئەنجا بۆیە ئێمە یەکێک لە ئەماجی سەرەکی ئێمەوە چۆن لە ساش هەفتای ئیشەکەی من ئەبێ لە فیڵدا بم ئەبێ لە دەرەوە بم ئەبێ بگەڕێم وێنەیەکی تری تایە ڕووباری سیروان گیراوەتەوە لەلایەن ئێرانەوە کە بەنداوی دەریانی لەسەر دروست کردووە بەداخەوە مانگە پێش ئێستا ئەو وێنەیەمان کرد ئەو وێنەیە ئێستا بچی هەمان وێنە ناتوانانی بگریتەوە لە بەروی باران باریوە ڕێژەی ئاوی سیروان بە تەواوەتی چوو بۆ سەر سفر باشە لە بەروی بەنداوەکە تەواو بوو ئاوەکان گرت بوانێ ئاوی زێرابی سلێمانی پاشەڕۆی کارگەکان هەمووی هیچ فلتەرمان نییە بۆکسی زێرابەکانمان لە پشتی دەواازە لەوێ لە لای گوندی ئاواڵ لەوێ تەواوە بێت ئیتر کراوەیە هەموو زێرابەکانی تر بە دایرەکت بە ڕاستەخۆ ئەچێتەوە سەر ئاوی سەرچنار کە نەماوە ئێستا وەرزیە ئەم ئاو ڕەشی کە تو ئەیبینی ڕووبار نییە ئەمە ئەو پاشەڕۆی زێرابەکانی سلێمانیەک بەداخۆ فلتەرمان نییە لێرەوە ئەکەچێتە خوار ئەچێت بۆ منتقەی تانجەرۆ لێوە بە زەرعات بەکارهێنێ لەوێشەوە ئەچێت بۆ منتقەی بڵین سیروان هەڵەبجە لە ئیمامی زامن لەوێ ئەچێتەوە سەر سیروان لە بەروی سیروان گیراوەتەوە ئاوی سیروان وێنەکە ئیبینی شاید حاڵە ڕەشەکە ئەبینی هەتاکو ئێران ڕۆشتووە ئاوی تانجەرۆ زێرابی سلێمانی هەتاکو ئێران ڕۆشتووە چۆتە ناو خاکی ئێرانەوە بەڵامی تر لە گوندی سازان لەوێ وەستاوە کە من ئەمەم بینی بەڕاستی تراژیدیایە یعنی چارەنووسی ئێمە لەسەر ئاوەکانمانە ئەنجا بۆیە هەندێک کەس ینی ئەماڵی کاکە ئاوەکان هەمووی لە لای ئێمەوە بەس ئەگەر کە سەیرێکی دیقەتی لە سا هەشتای سەرچاوی ئاوی عێراق کوردستان لە وڵاتانی دراوسێوێت وڵاتانی دراوسێش لە ئێستاە ئەو بەنداوانەی کە بەدەستیانەوەیە بەڕاستی خەتەراتی ڕاستەوخۆی هەبێت کاریگەری ڕاستەوخۆی هەبێت لەسەر ژیانی ئێمە ئەنجا بۆیە ئەو اقتصاد و ژێرخانی ئابووری کە باسیەکەین ڕابتە بە ئاو ینی بە ڕاستەوخۆیی جوتیارەکانمان من نەزانم ینی باسی منتقەی تانجەرۆمان کرد 30 ساڵ پێش ئێستا ناوچەی تانجەرۆ خواردنی دابین کردو بۆ سلێمانی زائیدەن کەرکووکیش زۆربەی کات لێرە ناردوو بۆ بەخاش سەوزەهات و چاوتوکی تیاکراوە کە ئاوەکە کواڵەتێکی ئەوە نەبەرز بووە من خۆم بە مناڵی ماسیم تیاگرت و هەموو ئێوارێک ماسیمە بردەوە بۆ ماڵەوە مەلەشم تیا کرد سەرچاو ئاوەکانی کە هاتەوە سەر ئاوی سەرچنار و تانجەرۆ شیاو بوو بۆ خواردنەوەش لە ئێستا بڕۆ کیسەڵیشی تیا نابینی بەڵام ئێستا ئاوەکە پیس بۆ بەڕاستی بۆ کشت و کاڵ هەر ئاونی ئاوی زێرابە ئێستا بەڵێ دەست بۆ شکاک نەبیل لێم و لای بەڕێزت کاک حسێن بەڕێستان وەکو وەزارەتی کشت و کاڵ و سەرچاوەکانی ئاو چیتان کردووە بۆ ئەو مەترسیانی کە کاک نەبیل و هەمومان دوور و نزیک ئاگامان لێتی بەڕێستان بەرنامەی وەزارەت چییە بۆ ئەو کێشانی کە لە ئێستاە هەن و بەتابەتی سەرچاو ئاوەکان کە ئێستا و بەنداوانی دروست دەکرێ و بەڕێستان ئەگە بتوانی طبعا مەسلەی ئاو بەپێی دەستوری عێراق بابەتێکە ڕبتە بە مەرکەزەوە ئێمە بۆ خۆمان زۆر جار یعنی لەگەڵ وڵاتی ئێران دانیشتوین ڕوبەڕوو لەسەر ئەو بابەتە ئەوان یەکسەر خۆیان ئەدزنەوە لەم بابەتە کۆمیتەیەکی هاوبەش هەیە لە بینی هەردوو وڵاتی عێراق و لە وڵاتی ئێران لەسەر ئەو بابەتە قساکەن هەتا لەم ماوەیە ئەو هەر بۆ ئەو کۆڕە طبعا قنسوڵ ئێرانی هات من بۆ خۆم چەند تەسریحەکەم مابوو لەسەر ئەو کێشەی ئاوە گلەیان کرد وتی پێمان خۆش نییە ینی ئەوەنە لە میدیاکانەوە باسی ئەو بابەتە بکرێ بەڵام ئەمە حقیقەتێکە ینی کە ئێسەوە چەندینی وەکو ئێوەی بەڕێز مەسەلەن باسی ئەەکەن خۆ ناکرێ ئێمە لی بێدەنگ بین بۆیە بەنامەی ڕسمی ئێمە ئاراستەی وڵاتی ئێرانمان کردووە و لە هەمان کاتە ئاراستەی هەردوو وەزارەتی کشت و کاڵ و سەرچاوەکانی ئاوی عێراقیشمان کردووە و ئەوانیش ئاراستەی وەزارەتی خارجیان کردووە لەسەر ئەم بابەتە کە ئەبێ چارەسەری بۆ دابنرێ و هەر بۆ معلوماتی بەڕێستان تەوان کۆمیتەیەکی هاوبەشیش هەیە لە بینی عێراق و ئێران و تورکیا
طبعا نوێنەری ئێمە هەیە بەڵام بەداخەوە چەندین ساڵجارێک کۆبوونەوە ناکەن بۆ ئەو کێشانە چارەسەرکە یعنی کۆمەڵێ بابەت هەیە یعنی ئەمێنێتەوە سەر قووەتی وڵاتەکان بەداخەوە ئێمە خۆمان نەزانین کە عێراق لەم چەند ساڵەی ڕابردووتە یعنی لە هەموو ڕۆکان و بەڕاستی وڵاتێکی بێهێز بووە لەبەرەوە بەڕاستی وڵاتانە حسابێکی وای بۆ ناکەن لە هەموو ئەو بابەتانە ئەجینا کۆمەڵێ یاسای نێودەوڵەتی هەیە کۆمەڵێ عرف و عادەت هەیە کە ئەم وڵاتانە دەبێت پێوەی بابەند بن بە پێی قانونی نێودەوڵەتی ئاوێک کە لە سەرچاوەکەی لە شوێنێکۆ هەڵەقڵێ بە هەموو ئەو زەویانی کە پیا ئەڕوا ئەمە بەرژەوەندیی هاوبەشەی هەردوو لای بەداخەوە ئێستان بەرژەوەندیانە بەڕاستی پێشێل کراوە و ئەوە گرفتێکی گەورەیە ئەوەی کە چارەسەر بکرێ ئەو کێشێ ئەگەر ئەوان لە ڕووی قانونە دۆلەکان ئەوان لەسەر خەت نەبن و قەنەعەت نەکەن و بەنداوی خۆیان هەردوو دروستەکان ئەوان ئەی وەزارەتی خۆمان یعنی لەگەڵ عێراقا چه بەرنامەیەکتان هەیە کە بتوانن ئەو کێشەیە چارەسەر بکەن خۆی ئەتوانم بڵێم تەنها چارەسەرەوەیە کە ئێمە بتوانین ئێمە شان بەشانی ئەوە کۆمەڵێ بەنداو دروستکەین بەنداوی بچووک بەنداوی وەسەط و بچووک ئێمە حالیەن ئێستا بەداخەوە بۆی ئەو قەیرانەوە لە دوای 2014ەوە حالیەن 19 بەنداو وەستاوە کە هەنێکیان لە 180 تاوە بۆ ئەو بەنداوانە بەڵام بۆی ئەو قەیرانی داراییەوە وەستاوە بەداخەوە هەموو ساڵێکە تەبەن ئەم بەنداوانە کە تاو نابن هەموو ساڵێک ئەمەی تر زەرەری لێدا لە بەنداوەکان زەرەری لێدا ینی داخوران و داڕمان و هەموو دەردی کوردواری خۆمەناڵە ڕیسەکە ئەکاتەوە بەخوری ئێمە هەتا ساڵی 2014 کۆمەڵێ بەنداوی گەورەشمان هەبوو بەنداوی لای منطقەی تەقتەق و ئەمانەوە حکوومەتی عێراق وعدوا بوو کە بە فەندی ئەوان جێبەجێ بکرێت کە یعنی تەسیرێکی زۆر گەورە هەبوو بەڵامی تر دوایی کە وەزع سیاسیەکان تێکچوو بەڕاستی تەنانەت تەندەریشیان فرۆشت بوو تەندەر کە وڵاتی ئیتالیا یەکێک گولەوانە کە تەندەری کڕی بوو جێبەجێیکە کە ئەو ظروفە سیاسیانە دروست بوو پرۆژەکانیان وەستان بۆیە بەداخەوە ینی ئێمە هەموو جارە ئێڵێن کەرتی کشتتوکاڵ بەعام کەرتی کشتتوکاڵ و ئاو دەبنە قوربانی ململانێ سیاسیەکان بە تایبەتی هەرێمی کوردستان کە ئێمە پێگەیەکی سیاسی هێشتا وازەحمان نییە بەڕاستی لە منطقەکە بۆیە زەرمەندی یەکەم ئێمە ئەبین لەو بابەتانە بەڵام نەژوەستاوین و ئێستا هەر بۆ معلوماتی بەڕێستان نظامێکەیە PPP Public Private Partnership تقریبا ئێستا خەریکە تعلیماتێکی بۆ دەرەچەیە کە بە فەندی دەرەوە بێن وڵاتان کۆمپانیای پێشکەوتوو بێن لە وڵاتانی ئێمە بە تایبەتی کە ئەوەی ئەو فکرێ دروست بوو بۆ بەنداوەکانە ئەم بەنداوانە لە هەرێمی دروست بکرێ لەلایەن وڵاتانی پێشکەوتوو بێگومان کەرتی تایبەت و ئەو وڵاتانە بەشدارە بن و حکوومەتیش هاوکاریانەکە بۆ جێبەجێکردنی ئەمە تقریبا ئێستا تعلیماتەکان لە کۆتاییایە کە دەرچێت ئەگەر ئەوە جێبەجێ بێ دەتوانم بڵێم هەنگاوی زۆر گەورە ئەندێ لە هەرێمی کوردستان و بۆ بێگومان عێراقیش سوودمەندێکی گەورە ئەبێ لەو بابەت دەستخۆش کاک نەبێت بەڕێز ئەتوانیت باسی بەنداوەکانمان بۆ بکەی ضرورە بەنداو هەبێ بەڵام ئەو کێشە ژینگانی کە دروستە بێ لە کاتی دروستکردنی بەنداوێکە ئایا بەنداو چۆن ئەبێت ئەو شوێنی هەڵبژێرێت لە ڕووی ژینگەیە چۆن تۆ پارێزگاری لە بیئەی سروش طبیعی ئەو منطقەیە بکەیت کە دروستکردنی بەنداوەکە سوودەکانی زیاتر بێت لە زیانە ژینگەیەکان ئەگەر بتوانیت ئێمە وەکو ژینگە دۆست تامان ئێمە 352 پارێزەری ئاوین داکۆشی لەسەر پاراستی سەرچاو ئاوەکانەکەی لەسەر تاسەری هەموو جیهانە لە 45 وڵاتە هەمان ئامانجمان هەیە لەم 352 پارێزەری ئاوە کەسمان لەگەڵ دروستکردنی بەنداوی گەورانین باشە بە تایبەتی بۆ بەنداوی ئیلیسۆ کە پرۆژەیەکە 22 بەنداوی گەورەی لە خۆ گرتووە ئەمە وەکو پارێزەری ئاو وەکو کەسێکی بەلەمەوان وەکو ئەو بەلەمانی کە من پێمە بۆ نمونە بەلەمی کایەکمان هەیە کایەک لە ئاوی سربەستا تۆ توانی بەکاری بێنی ئەو ڕووبارانە بەس لە بەشی سەرەوەی لای خۆمان هەیە بۆ نمونە ئاوی ڕەواندوس ئەو ئەوەی کە بۆ باسکردی لە منطقەی ماوەت کە ئەچێ بە خەرەندەکانە ئەڕوات ئەم جۆری من وەکو کەسێکی بەلەمەوان چالاکەوان لە ناو ئاوەکانە کە یاری سپۆرتەکەم لە زۆربەی وڵاتەکانی دنیاە هەیە ئەمان داکۆشی لەسەر سەربەستی ئاوەکەکەن لە ئێستاە علمین یعنی ئەمە شتێک نییە من لە خۆم و باسی کەم یعنی بەداتا بۆ تەسەلمێنێ کە بەندا و زیانی زیاتر ئەو بەنداوە گەورانی کە باسیەکەم زیانی زیاترە وەک لە سوودەکانی بە تایبەتی سامانی ماسیەکان ماسی ناتوانێت بەرەوسەرەوە بڕوا گەرادانێ ئەمە یەک دوو تۆ ئێستا بۆ نمونە بەنداوی ئیلیسۆ کە دروست کراوە زیاتر لە 3500 ماڵ باشە دیسپلیس کراوە شوێنەکانیان ئەبێ بڕۆن ئەبێ لە بەشی سەرۆشوقیان بۆ دروستکردوون
زیاتر لە 5500 ئەشکەوت کە لە ئەشکەوت تا ژیاون 12000 ساڵ تەمەنەکەیەتی ئەسڕێتەوە ئەمە تۆ کلتور ئەسڕیتەوە نمونەیشتر سەدی بەخمە ئەگە سەدی بەخمە دروست بکرێ بۆ نمونە 52 گوندی بارزانەکەوتە ژێر ئاوە من وەکو کەسێکی ژینگە دۆست 52 گوندی بارزان کە کلتوری کوردی پێپشان لە منطقەی ماوەت بە عینەن شێوە ئەم بەنداوانە ئەبێتە هۆی سڕینەوەی کلتوری تۆ سڕینەوەی سروشتی ناوچەکەی تۆ اینجا ئێمە ئەزانین ئیمپاکتی بڵین کاریگر اینجا تمپریچەری ئاوەکە حرارەتی ئاوەکە ئەو کوواڵەتی نامێنێ ئەو ئاوە بەرەیرێتەوە ئێستا ڕێبێنەیەکی تیا لێوێ ڕووباری زەی بچووک عەفوو زەی گەورەکە ئەچێتەوە سەر دیجلە لە گوندی سەفینە کە 3 ساڵەژە دەستی داعشا و ڕێک لەوێیە ئەگە سەیریکەی ڕەنگی ئاوەکەی زەی گەورە لەگەڵ ڕەنگی ئاوی دیجلەیە فەرقی هەیە بۆ لەبەری دیجلە بەداوی لەسەرە فرێشترە شینترە بەڵام زەی گەورە سەربەسترە تەنها ڕووبارێک کە بە سەربەستی مابێتەوە لە کوردستانی خۆمانە بەنداوی لەسەر دروست ناکرابێت زەی گەورەی و ئاوی ئازادیە لە ڕەواندوس بۆ نمونە خەرەندەکانی لای زەی بچووکیش بەڵام وەکو ئاماژەت پێ حکوومەتی هەرێم پلانی زۆری بەنداوی هەیە کە ئەمەش لای ئێمە کاریگەرەکان واسحە زیاتر لە 75,000 بەنداوی گەورە هەیە لە سەرتاسەری هەموو جیهانە کە هاوشێوەی بەنداوی ئیلیسۆن ئەم بەنداوانە لەوێنەیەکە ئاماژەمان پێ وەکو کڵۆی خوێن وایە لە سیستمی لەشی توێە کە کڵۆی خوێن دروست دەبێت ئەبێتە خوڵقێنەری جەڵدەی دەماغ یاخود شەلە باشە یعنی ئەم بەنداوانێک کە دروست ئەکرێت سروشتی نین مرۆڤ دروستیانەکە کە مرۆڤش دروستی کات کەواتەمە ئارتیفیشەڵە ئەمە یعنی دروستی نەکردووە کاتی خۆی لە قانونی حامڕابێ کە بەنداوەکان قانونی بۆ دانئەنێ قانون بەنداوەکان بەنداوی ئاو کۆنکرێتیمان نەبوو بۆ نمونە اینجا بۆی ئێستا لە ئێستاە ئێمە نەقدی تورکیاکەین بەنداو دروستەکە ینی پیانەڵی ئەمە غەڵەتە کاکە کە سێرەکەین غەڵەتەکە بە غەڵەتی شتر چاکەینەوە اینجا بۆیە من بەشی خوارەوەی عێراق کە گوندەکان کە تێکەڵاوە بوویتە لەوێ گوندە عەرەبەکان دروست دەبێتەوە ئەوانیش مافی خوانە ئەم ئاوە بە ئازادی بێتە بەردەسی بە یەکسانی یەکێ لە ئامانجی ڕێکخراوەکەی ئێمە ئەوەیە تەرکیزکەینە سەر ئەوەی کە تەرکیزی سەرەکیمان لەسەر ئەوەیە کە چۆن ئاوەکان بە یەکسانی بەکار بێنێ لە بەشی سەرەوە حساب و بەشی خوارەوە بکە بەشی خوارە بۆ خوار و تو تا ئەچێتە سەر ئاوی سوێر اینجا بۆیە بەڕاستی ئێ بۆکو چالاکەوان لە بواری ژینگەیە لەگەڵ بەنداوی زۆر گەورانین بەنداو هەیە زۆر هاوڕێی ژینگەیە ئەمانە کێشەمان نییە لەگەڵا بەڕاستی بەڵام بەنداوی بۆ نمونە وەکو ئاماژەم پێ بەندایکی وەکو بەخمە ئەمە ئیتر تۆ خشۆکت نامێنێت جوتیارت نامێنێ ئەو ناوچەی ئەستەڕێتەوانێ کۆچ زیا ئەبێت اینجا بۆیە بەڕاستی ئێمە وەکو ئاماژەم پێ زیانەکانی بە ئەمە هەر لێرەژ نا بڵێم کە من ئەمە لە دەرەوە ئاگام لێ مۆدێلی بەنداو زۆر نەماوە ئێستا بۆ نمونە یەشێکە لە ئەچێتە کلاسی ئەنەرژی پیس یعنی جاران پیوتراوە کلین ئەنەرژی بۆ نمونە بۆ هایدرۆ پاوەر و بۆ کارەبا بەکارهێنراوە بەڵام ئێستا زیانەکانی زیاترە دەستخۆش بێت مامۆستا ژینۆ بەڕێزت پیسبوونی ئەو تا چەند کاریگەری هەیە لەسەر بەرهەمە کشتتوکاڵەکان و بەرهەمە خۆراکیەکان ئەگەر بەڕێزت طبعا خۆی کە ئێمە کشتتوکاڵەکەینێکی لە هەرە سەرچاوە گرنگەکان لە دوای خاک پێکاتی خاکەکە ئاوەکەیەتی هەمومان زانین ئەگەر ڕۆکێک کە ئێڕوێنی بیدایەت کە تۆیەکی بچووکە ئاوی نین بە بەردەوام گەشە و نەشونمای خۆی ناکە جاگەر ئاوەکەت پیس بێ کاریگەری هەیە لەسەر پێگاتی خۆراکی ناو خاکەکە لێوشەوە ئەچێتە ناو ڕۆکەکە و ئەچێت ناو سۆری ژینگەی و ناو جەستەی مرۆڤ و کاریگەری بەخراپی لەسەر ژینگە و مرۆڤایەتیش ئەکەوێت بەڵام ویستم باسی تانجەرۆتان کرد شتێکی بەبیر هێنامەوە تانجەرۆ منۆک خۆم کە سەیری کەم ئێستا من ئەگەر من حکومەت بوومایە لێرە دانیشتمای قسەم کردایە لە بریکە بچم وڵاتان بێنم بەنداوم بۆ دروستکەن سێری سامانی تانجەرۆمە کرد ئەو زێرابەی کە لە سلێمانیەتە دەرەوە هەتا یەک نەفەر لە شاری سلێمانیە بێ ئەو زێرابە ئاوی هەیە چکە هەموو تاکێک لە ناو شارە بەردەوام ئاو بەکارهێنێ بۆ خۆشتنە بۆ خواردنەوەی بۆ ماڵپاکردنەوەی کەواتە ئەو ڕووبارە قەد و شک ناکات ئەتوانین لەسەر ئەم ڕووبارە چەندەها پرۆژەی زەبەلاح دروستکەن لە وڵاتان ئێستا هەمووی خۆیاناوتە بایۆفیۆل واتە گازی حەیەوی بەنزینی حەیەوی بایۆدیزڵ ئەمانە هەمووی لە چی دەرەکەن هەمووی لە ئەو ئاوەڕۆ و زێرابانەی کە لە وڵاتەکانیانە هەیە کۆیەکەنەوە یان جۆرە قەوزێکی تیا ئەڕوێنن ئەم قەوزانە دوای هاروێستیەکەن کۆیەکەنەوە ئەیبەنە بواری بایۆتەکنۆلۆجیەوە بایۆفیۆلی لێ دروستەکەن گازی حەیەوی کە هاوڕێی ژینگەن
ئەو سیارانی ئەم جۆرە بنزینەش بەکارهێنن ڕێژەی ئەو دوانۆکسید و گازە ژەهراویان کە ئەکەنە هەواوە کەمترە کەواتە تۆ هاچی کرد جا قەوزەکە تەبیعەتێکی هەیە یا جۆرێک گیای ترە پێوتری گیامراوی یەت ئاوەکەشە بۆ فلتەرەکە یعنی هەرەوە نییە بچێتە بواری بایۆتەکنەلۆجیە و تۆ گیرفانی خۆشتی لێ پڕکە یعنی حکوومەت لەلایەکەوە قازانجەکات یا هەتا کێک بێ ئەگەر دەستڕۆیشتوو بێ لەلایەکیشەوە چارەسەری کێشەیەکی کردووە کە ئاوی زێرابەکەیە حەلی دۆزیوەتەوە چکە ئەم جۆرە گیا و گژوگیا و ڕۆکارە نەک هەر قەوزە جۆرێک گیای ئاوی تریشمان هەیە کە هەڵەسن بە پاکردنەوەی ئاوەکە لە مادە ئۆرگانیە پیسەکان زیان بەخشەکان لەگەڵ ئەو کانزا قورسانی کە هۆکاری سەرەکین بۆ مردنی ماسیەکان لە دەربەنی خان لە مانگی 1970 زۆر کات لێ بە لێشا و ماسیە مرێ هۆکارەکەی زۆر کات گەڕنەوە بۆ زێرابەکەی سلەیمانی تۆ یەکەوتە ئەم چارەسەری ئەم کێشە ژینگەیەشە کردووە ئاوەکەشە پاکردەوە کەواتە تۆ ئاوەکە کە بەکارێنی بۆ زەرعەتکردن استراتیژی گەورەیە ئاوێکی پاکیشت دەستکەوت بۆ بەرهەمە کوشت و کاڵێکت و هەم هیچی تێ نەچووە ینی تۆ لە زێرابێک چی و بەرهەم هێناوە چی داهاتێکە دەستکەوتۆ ئیکۆ فرندلیشی ینی کەسێکی ژینگە دۆستیشی کەواتە کارێکی باشە خستە هەکبەی ئەمالی خۆتەوە لە داهاتووە کە تۆ هەتایە بە کەسێکی ژینگە دۆست ناوە برەی بۆیە ئەگەر من ئەوە دەستکراوە بمە ئەومە کرد یعنی لە بری ئەو جۆرە پرۆژانە ئەم پرۆژە استراتیژی و هاوڕێ ژینگەیانە پرۆژێکی زۆر گەورەیە تەبعاً پارێکی زۆری ئەوێت و هەلێکی گەورەش وڵای زۆر قورسیش نییە ینی تەطبیقەکەی قورس نییە ئێستا من خۆم ئیشی دکتۆراکەم پاکردنەوەی ئاوی زێرا هەر لە ستان جۆرەژیشم کردووە کاریگەریەکانی پێچەوە ناکەیت و لەبارەوێتە سەرچاوەیەکی کەسێکم بە سکێڵێکی بچوو کردومە ینی حەلەکەم لەبەر چاوە بووە ئەی قەچێکە هەرەمە بە سکێڵکی گەورەتر ئەنجامەیت ینی زۆر زۆری ئەو قورسایی نییە بەس پێویستە بە مەساحەکەیەتی ئاوەکەی تیا کۆکەیتەوە نێڵی بچێت بەرەو خوار یەید ئەم جۆرە گیا و گژوگیا ئاویانی تیا ڕوێنی پاکسازی بۆکەی بە تەریقێکی ئیکۆ ینی فرندلیە زۆر کێشە ژینگەکانمان زۆر و کاتەکەش کەمە تقریبان هەر حەودەقەیەکمان ماوە یەک پرسیاری تر ئاڕاستی کە حسێنەکەم و ئیتر بەرەو کۆتایی پانێڵەکە ئەڕۆین بەڕێستان ئەوەی کە باسی ڕۆژ بێ ئێستا سووتانی دارستانەکانە و کێشێکی گەورەیە و بەتەمەتی مەنتیقی سلێمانی باس بکەین و بە ڕێژەیەکی زۆر ساڵانە ئەسووتێنرێت و پلانی ئێوە چێ بۆ ڕێگریکردن لە سووتانی دارستانەکان خۆ دەزانین تا دارێک گەورە ئەبێت و ئەگاتەوەی کە ئۆکسجینێکی پاک دروستکات و بێتە ڕوبەرێکی سەوزایی گەورە دروستکەیت کاتێکی زۆری ئەوێت و خزمەتێکی زۆری ئەوێت بەڕێستان چیتان کردو بۆ پارێزەکردنی لەو دارانی کە ماون و پلانی سەوزکردنی هەرێمی کوردستان لە چ ئاستێکایە ئەگە بەڕێزە بە کورتی لە ماوەیەک دوو دەقەیە زۆر سپاس طبعاً پێشوی وەڵامی و پرسیار بمەوە بۆ دروستکردنی هەر پرۆژەیەک طبعاً معادلەیەک هەیە ئەبێ معادلەیە لە بەرچاو بگیرێ هەر پرۆژێ دروستەکرێ ژینگە ئابووری بارودۆخی کۆمەڵایەتی ئەمە دیراسە تەئثیر البیئی کە بۆ هەر پرۆژەیەکرێ ئەبێ ئەم لایەنانە لە بەرچاو بگیرێ ئەنجا قەراری هەر پرۆژەیەک بدرێ بەنسبەت پرسیارەکەی جەنابەت بەڕاستی وەیەکە لە خەمە گەورەکان نەک لە هەرێمی کوردستان بەڵکو لە سەرانسەری عالەم دارستانەکان بەردەوام لەژێر هەڕەشەی مەترسی لە ناوبردنان بە چەندین جۆر ئامانج گۆڕینی ڕەگەزی زەویەکانە کۆمەڵی کێشەی کۆمەڵایەتیە زۆر تمۆحی بەداخەوە کوردستانی ژێمەوەکو بەشێکی ئەو عالەمە بەڕاستی بێبەش نین زۆر جار من بە حکمی پێگەکەی خۆم خەڵک وازانە بەس لە سلێمانی ئەمان ڕوئەیە بڕواتان بێ 5 دانە ڕۆژ لە چیای زۆزک ئاگر کەوتەوە 5-6 ڕۆژ ئاگر کەوتەوە کەس نەیتوانێت و ئاگرە بکوژێنێتەوە کەس باسی یعنی ئیعلام ئەمەنەی مەسەلە لە سلێمانی باسی شتەکانەکرێت لە شوێنەکانی تر باس ناکرێت تەسەورکەن کە جێژی تورکی هات بۆ منطقەی بەرواری باڵاوکانی ماسی و ئەمانە گەورەترین زەرەریە لەو غاباتانە یعنی کەمتری ئیعلام چاوی لەسەر ئەمانەیە بۆیە ئەمە مەترسیەکی گەورەیە تەنها و تەنها بە هیچ حکوومەتێک ناتوانێت ئەمە چارەسەر بکە ئەگەر بێت و بۆنی ئەڵخان دەو شوێنانەکە ڕێگری لە خەڵکە کابتوانێت بیکوژێنێتەوە لەبەرەوەی ناتوانن بچنە ناو دەم خۆش بە تایبەتی ناوچە سنووریەکانی کوردستان ئێستش بەشێکی زۆری مین تقریبن بەپی ئامارەکان 7 ملیۆن مین هی شەڕی عێراقیران ماوە کە کاتێک ئەتەقێتەوە کەس ناتوانێت بچێ بەلێ بۆیە تەنها بەرزبوونەوەی هوشیاری تاک زۆر مهمە لە نەکەوتنەوەی ئاگر کە ئاگرێکە کەوتەوە چارەسەر ناکرێت من ئەمڕۆ ئەم بەیانێ بەڕاستی بۆیە نەهاتم بۆ ئێرە لە گۆیژە 4 کۆمپانیا
خەریکی هەرێکە 200 دۆنم لەوێ سەوزەکەن بە شێوەی تەکنیکی زۆر تازە بە ئیمکانیت هەرێکە ملیۆنە دۆلاری ترخان کردووە ئەتوانم بڵێمەوە هەواڵێکی خۆشە مژدەیەکی زۆر خۆشە بۆ سلێمانی بەڵام وەکو باسم کرد هوشیاری تاک زۆر مهمە و ئێستا ئێمە بۆ خۆمان وەکو مدیریەتی عامەی خابات استراتیجێکمان پێشکەشی سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران کردووە استراتیژی پاراستنی دارستانەکان لە هەرێمی کوردستان تەبەن سوودمان وەرگرتووە لە هی وڵاتانی دەوروبەر بە تایبەتی وڵاتی ئوردون وڵاتی لوبنان استراتیجێکمان داڕشتووە سەر قۆناغەکانی کۆتاییە کە ئەرکی هەموو لایەنەکان بە تایبەتی ڕێکخراوەکانی کۆمەلگای مەتەنی ئەتوانن دەورێکی گەورە ببینن لە بەرزکردنەوەی بەڵام ئێمە باسی کارسازیمان نەکردەوە بەشێک لێنەکە باسی کارسازی بوو زۆر سپاس بەڕێستان ئەگەر هەچێکتان نابێت مامۆستا ژینۆ لەگەڵ کاگنێبیل ئەگەر بە کورتی لە ماوەی دقیقایان دەقەونیوەکە بتوان کۆتایی بە پەناڵەکە بێنین شتێکتان باز نەکرد هەست پێتان خۆش بێ باسیکەن وڵای وەکو باسکردنەگە پێشت باسکەی زۆرە بەس من لەوەی کە لەوانەی کە باسم کرد حەزەکەم هەر گەنجێک کە لێرەیە لەو قسانەی کە من کردومە بتوانێت بیرۆکەی پرۆژەیەک لەسەر دانێ ینی بەو شێوازەش قسەم کرد کە هەرێکێک لە ئێوە بچنە دەرەوە دایمەن بیرۆکەیەکتان پێ بێت کە بتوانن لە داهاتۆ ئیشی لەسەرکەن من کە دەرسیش بۆ خوێندکارەکانی خۆم باسەکەم هەروەڵم ئەم دەرسەی تۆ کە تەخەڕوجی کرد ئەتوانین لە فڵان شوێنە ئەم ئیشەی پێ بکەیت هەروە پێی ناڵێم وەکو دەرسێک و معلوماتێک وەریگرێ وا پێڵم کە لە داهاتۆ بتوانێت ئیشی پێ بکە واتە خۆی پێ ینی وەکو داهاتێک بتوانێت خۆی پێ بژێنێ و گەورەترین داهاتیش لەم سەردەمایان گەر تۆ بتوانی خۆتی پێ بژێنی کە هیچ کات زەرەری لێ ناکەی بەڕاستی ئەوەی لە بواری کشت و کاڵە چکە دائیمەن خەڵک کەس بەبێ نان ناتوانێت بژی بەبێ نەوتەتوانی بژی بەبێ گازەتوانی بژی بەبێ خان بەس بەبێ خواردن ئاو هەوا ناتوانی بژی بۆیە گەورەترین سەرچاوە ئەگە بتوانی تۆ خۆتی پێبەریتە پێشەوە وەکو ژێرخان و وەکو کارکردن تایە بواری کشت و کاڵکردنە دەست خۆش بێ کاکنێمۆزان کاتەکەش تاوە بەڵام بەگەر دوا قسەی خۆمان بە کورتی زۆر طبعا لەگەڵ زۆر باسیمان نەکرد هەلی کارۆمە بەڵام هەلی کاریش طبعا پەیوەندی هەیە بۆ مۆزوعانەی کە بۆ نمونە باسمان کرد ئاو بە تایبەتی کە تۆ ئێستا بۆ وڵاتێکی وەکو ئەردەن ئاو کڕێ ئاوی نییە ئاوی جەزەویشی نییە بۆ نمونە ئەمە زەرێکی زۆر گەورە لە ئابووری تۆیە بەڵام ئێمە ئاوکارمان هەیە ئەگەر پلانێکی کارایی بۆ دانەنین لە ئێستا ئەو مانیجمنتەی بۆ نمونە ئەو ئێستش ئێمە بە شکلێک ئاو بەکارێنین لەلایەن جوتیارەکانەوە ئەو ستاڵە کۆن ئەبێ بگۆڕێت ئەو تەکنەلۆژیایی بۆ نمونە وڵاتی وەکو ئیسرائیل کە بەکارێن کەمترین ئاویان هەیە زۆرترین ئاویش بەکارێن و بەبێ ئەوەی کە قەیرانیشانە بێ بۆ لەبەرەوەی تەکنەلۆژیا وای کردووە کە ئەو سیستمی ئەرەگەیشتن و بەکارێنانی زەراعەتی کە ئەوانەی کەن بەڕاستی ئاو بە فیڕۆ نادرێ بەڵام بەداخۆ لە ئێستا جا بۆیە ئاو سەرچاوەی اقتصادی وڵاتە هەلی کار زیاترەکات ئەنجا بۆیە بەڕاستی مۆزوعەکان هەمووی ڕەبتی بەیەکەوە هیوادارم ئەو پلانی کە چەند ساڵە ئێمە نەمان بووە بۆ پاراستنی سەرچاو ئاوەکان و ئەو خاک و ژینگەی کە بەبێ ئەوە ئێمە ناتوانین بژین هیوادارم پلانیش کارایی بۆ دابنین هەتا ئەوەی ماوە بیپارێزین و بۆی بتوانین اقتصادی بڵێ کوردستان بەرزکەین لەبەر کارسازیەکە طبعا لە بواری کارسازیە بۆ معلوماتی بەڕێستان یەکەم جار لە مێژووی حکومڕانی کورتیا ئێمە پرۆژەی کڕینەوەی گەنممان ئیعلان کردووە و واژۆش کراوە تەمان هەر پرۆژەی کڕینەوەی گەنم نییە 500,000 تەن گەنم بەڵکو 13 کارگەی لەگەڵایە 13 کارگەی لە دروستکردنی ئارد چبس عەفو مەعکەرۆنی بسکیت بڕوێش نازانم هەموو ئەوانەی کە لە ساوەر کە لەوێ 13 کارگە لە هەر شارێک دا ئەمەزرێ بێگومانم ئەمە حالی کاری زۆر ئەخانێ وە لە گرێبەستەکەش ئاواژۆمان کردووە کە ئەبێ لە 160 ئەو کەسانی کە دا ئەمەزرێ دەرچووی کشت و کاڵی بێ کۆلێج و پەیمانگاوە پرۆژەیەکی ترمان ڕاگەیانەوە ئێستا لە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیرانە ڕەنگە لەو ماوەی موافقەت بێتەوە ئێمە تقریبا 31 مەشتەلمان هەیە لە پارێزگەکانی هەرێمی کوردستان بە حکمی ئەو بارودۆخە ئێمە نەمانتوانی و ئیداریان بین بۆیە اقتراحمان کرد کە بەشێک لەو مەشتەلانە بدەین بە کەرتی تایبەت بەڕێوەی بەرێ و لە عینشتا کردومانە بە مەرج کە لە 160 ئەوانەی کە لەویا کارەکەن ئەگەر هەر کۆمپانیای بیگرێ ئەبێت دەرچووی کۆلێجەکانی کشت و کاڵ و پەیمانگاکانی کشت و کاڵ بن کە کارەکەن کۆمەڵێ کارگە دامەزراوە کارگەی بە پیشەسازی ئێمە فەرزمان کردووە لەسەری کە ئەو کارگانە ئەبێ بەرهەمی ناوخۆ بەکاربێن بۆ معلوماتان ڕەنگە کارگەی زەیتی زەیتون کارگەی قارچک ئێستا قارچک
1 کیلۆ لە دەرەوەی هەرێم نایەتە کوردستان هەمووی بەرهەمی ناوخۆیە و چپسی پەتاتە کۆمەڵی کارگەدا مزراوە فەرزمان کردووە بەسەریانە کە ئەبێ بەرهەمی ناوخۆ بێ لە هینەکانە دۆشاوی تەماتە کارگەی شارزور کەوت ساختکردنەوەی بەرهەمەکان مهمترە یعنی کارگەکان مهمن بەڵام لە عینە کاتە ساختکردنەوەشیان چکە جوتیار بەرهەمێکی زۆر بەرهەمە هێنێ و لە عینە کاتە بۆی ساخت نابێت و لەبەر اینجا جگەلەوەش باسی کوالیتی بەرهەمەکان کرا ئۆرگانی طبعا ئەوانە کە فەرزمان کردو بەسەریانە ئەبێ خۆشیان مشریف بگرن مهندی زراعی خۆمان بگرن کە بەپی تعلیماتی خۆیان سەرپەرشتی چاندنی ئەو تۆوانە بکە مەسەلەن پەتاتەیە تەماتەیە هەموو ئەو بەرهەمانە خۆیان سەرپەرشتی بکەن لەبەرەوەی ئەبێ بەپی ئەو مواصفاتانە بێ بۆ کارگەکان حەزم کرد وەک لە مەجای کارسازی باسی ئەوانە بکەم وەکو دکتۆرە باسی کرد بەڕاستی کشت و کاڵ ئەتوانم بڵێم دەرفەتێکی زۆر گەورەیە من نازانم لەم بەڕێزانە چەندیان دەرچوو کشت و کاڵن بەڵام سێکتەری کشت و کاڵ سێکتەرێکی زۆر فرەڕەهەندە و مەجالێکی زۆر زۆری تایە بۆ ئەوەی کە مرۆڤ کاری تیا بکە ئێمە پرۆژە یاسایەکمان تەقدیم کردووە بۆ سەرپەرشتی پرۆژەکان هەچی پرۆژە هەیە 400 کارگەی پیشەسازی کشت و کاڵی هەیە لە هەرێمی کوردستان هەموو ئەو کارگانە هەموو مۆڵەکان هەموو ئەوانەی کە بەرهەمی کشت و کاڵی و سامانی ئاژەڵ و گۆشت و مریشک و ئەمانە ئەفرۆشن بەپی ئەو یاسایە فەرزمان کردووە کە هەمویان ئەبێ مهندی زراعیەک یان دکتۆرێکی بەیتەری ئەبێ ئیشرافی ئەو پرۆژانە بکە و قانونەکە ئێستا لە ئەنجومەنی وەزیرانە بە هیوایەوە بچێتە پەرلەمان و دەنگی لەسەر بدرێ ئەوە هەلێکی کار ئەتوانم بڵێم هەزاران هەلی کار ڕەقسێنێ بۆ دەرچوانی کۆلێجی کشت و کاڵ و ڤێتەرنەری زۆر سپاس دەست خۆش بێ ئەو بابەتانە چکە ئەگەر خۆی نیوتە توش نیون پرسیان من لێمە پرسی چکەکم زۆر زۆر بۆ باس بکرێ بۆ هەر بۆ پاڵپشتی قسەکەی جەنابیان ئێمە پێرار کۆلێژی زانست ئەندازیارە کشت و کاڵەکان خەری بوو دابخرێ چکەیتر کشت و کاڵۆنگە بێهێز و بێقیمەت کرابوو لە وڵاتەکەمانە کەس نەبوو ڕووی تێ بکە عنی ئەوە بابەتێکی لاوەکی بوو بەڵام لەم 2 ساڵەیە ئەوەنە تەشجیع کراوە بۆ کشت و کاڵ ئەم ساڵ خوێنکارمان بواتە بە پارە ڕێڵ هەر تۆ بە پارە لە زراعە خوێنە لای ئێمە کە ساڵانی تر بیان تا زراعە یان کەس نەچێ بۆ زراعە مستەقبەلتان نییە دانامەزرێ نەبێت لە ماڵ و دانیشن بەس ئەم ساڵ بەعکسەوە سەیرەکەی خوێنکارێکی زۆرمان بۆ هاتوو بە پارەشە خوێنن یعنی ئەمە مایە دڵخۆشیە ینی ئێستا ڕێکخراوی IOM ڕێکخراوی هیجرەی نێودەوڵەتی پرۆژێکی ڕاگەیاندووە تەوەن بۆ خانمان لە $5,000 تا $50,000 هەر خانمێک پرۆژەیەک پێشکەشکات تەوەن بە حکومەی وەزارەتی ئێمە ئێستا یەکەی جێندەرمان هەیە لە ناو وەزارەتە عیلاقێکی زۆر باشمان هەیە لەگەڵ ئەو ڕێکخراوە هەر خانمێک ئەو پرۆژەی پێشکەشەکە بێگومان ئەچێتە ناو کێبڕچیەوە بۆی ئەو فەندە وەربگرێ بۆ جێبەجێکردنی بەس ئستراتیژی پێشکەشکردنی پرۆژەکە چکە من خوێنکارم زۆرە بیرۆکان هەیە یعنی پرۆژە پێشکەشکە نازان لە کێوە دەست پێ بکەن ینی میکانیزمەکە نازانن سایتەکەی وەزارەتی ئێمە وەزارەتی کشت و کاڵ و سەرچاوەکانی دێدلاینەکەی بۆ ئەم ساڵ تەواو بوو ساڵی داهاتوو ئینشەڵا تا 22 مانگ ئەخایەنێ بەس زووتر ئیعلان کرێ ئەو فەندانە لەبەرەوەی فریای تەقدیمکردن بکەویت چکە ماوەیەکی کەم دائەنێن و کاتێک دەستان خۆش بێ زۆر سپاس بۆ کاتێکەکە بە ئێمەتان بەخشی زۆر سپاس بۆ ئامۆژەتان سپاس بۆ ستافی وین فاوندیشنی دەستان خۆش بەسە